لا بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەری کوردستانەوە ڕۆژتان باش من ڕێبینی ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەم ڕۆژتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردو و هەروەها سێتەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین و پامنێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری ڕۆژ لە شار و شارۆچکەکان. لە تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان سێتەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان لە شاری ڕانیا ئەوکارمان هونە ڕەسوول بابەتێکی بۆ ئامادەکردوین لەسەر پاکبوونەوەی ژینگە ئەو بابەتە ژینگەیانەی کە پێشووتر زۆربەی وڵاتان زۆرگەی ژینگە پارێزان داوایان دەکرد کە هەندێک کار بکرێت بۆ ئەوەی کە ژینگە پاک ببێتەوە. ڕێکەوتن نامەی پاریس دواتر کە ئەمریکا کشایەوە لێی هەندێک بابەتی دیکە کە زۆر داوا دەکرا کە ژینگەی جیهان لە حاڵەتێکی مەترسیدایە، بەڵام وڵاتە پیشەسازی گەورەکان نەدەهاتنە ژێربار بە تایبەتی ئەمریکا و چین. بەڵام ئێستا بەهۆی کۆرۆنا داخستنی کارگەکان لەمانی هاتوچۆی زۆر لە فڕۆکە لە وشکانی لەمانە کاریگەرێکی گەورەی هەبووە لەسەر پاکبوونەوەی ژینگە. ئەوکامان ڕسول لەسەر ئەو بابەتێکی بۆ ئامادەکردوینەوە. لە تەوەی دوێن بەرنامەکەماندا باس لەم سیستەمە دەکەین کە ئیوانەکەی ئاردی کە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە کۆمەڵێک وانەی نمونەی خستووەتە ناو یەکێک لە وێبسایتەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. خوێندکاران دەتوان سەردانی بکەن و ئەگەر پرسیارێک بابەتی ڕوونکردەوەیان هەبوو لەگەڵ مامۆستاکانە کۆنتاکتیانە بێت. ئێمە میوانەوان دەبێت میوانەکان پرسیاریان لێ دەکەی لەسەر ئەوەی کە ئەم چ سیستەمە تا چەند سەرکەوتووە خوێندکاری کورد تا چەند ئەتوانێت ئەم بابەتانە تێبگات لەوانەیە کە بە شێوە ئەلکترۆنی بێەوە. پرسیارە گرنگەکەش ئەوەیە کە ئایا ئەم بابەتانەی کە دەخوێنرێت لەوانە ئەلکترۆنیەکە دواتر بۆ تاقیکردنەوە بۆ خوێندکارەکان داخل دەبێت یان تەنها ئەمە بۆ زانیاری و بۆ تەواوکردنی پرۆگرامی خوێندنە ئەو تاقیکردنی کە بڕیارە لە 1.6 بۆ پۆلە نارکۆتاکان دەست پێ بکات ئەو بابەتانە بۆی داخڵە بێت یاخود نەخێرمە ئەو پرسیاران دەبێت کە لە بیوانەکانمان دەکەین. وەلا تەوەری کۆتای بەرنامەکەشمان تا گفتوگۆ لەسەر ئێستا لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ ئەوەی کە نزیکەی 2 مانگ دەبێت کەم حاڵەت تۆمار کراوە بەڵام تاوکو ئێستا لە حاڵەتی کۆنتترۆلدایە. هەندێک کەس هەیەن کە کاری گەلێک گەورەیان کردووە لە ناو هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بگەینە ئەم دۆخە. زۆر کەس دەڵێن پاڵەوانی سەرێکیەکە هاوڵاتیان خۆیانن کە بەرگەی کەرەنتینە و بەرگەی نەبوونی موچە و بارێکی دارایی سەخت و مانەوە لە ماڵەوەیان گرتووە. بەڵام هەندێک کەسی دیکەشن کۆمەڵێک کاریان کردو. یەکێک لەوانە ژمارەیەک پەرستارن کە ژمارەکەیان نزیکەی 103 کەس دەبێت. 3 کەسیان تووشی نەخۆشی کۆرۆنا بوو لەو کاتانێک کە بە خۆبەخشی کاریان دەکرد لە نێو نەخۆشخانەکاندا. هەرسێکیان خۆشبەختانە چاک بوونەتەوە. ئەمڕۆ یەکێک لەو چاک بووە پەرستارە خۆبەخشانە لەگەڵمان دەبێت باس لە ئەزمموی کارکردنی خۆیان دەکات و چۆن بڕیاریاندا ئەو کارە بکەنوە چۆن تووشی نەخۆشیەکە بوون و ئێستا تەندروستیان چۆنەوە ئەو داواکاریانەی کە هەیەیانەوەکو پەرستارە خۆبەخشەکان چین. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. هەروەها چەند بڕگەیەکیشمان دەبێت کە بۆمان ئامادە کردووە لە بەرنامەی ئەمڕۆ. بڕگەی یەکەممان بڕگەی ڕێنمایی وەرشی دەبێت. ئەمڕۆ کۆمەڵێک ڕاهێنانی تایبەتمان بە ماسوولکەکانی سک ئامادە کردووە بۆ کەسانی خوازیارن کە ماسوولکەکانی سکیان توند بێتەوە و بچووک دەرکەوێ. 8 مەشقی جیاوازمان ئامادە کردووە کە هەر مەشقەیەک 20 سانیە بەردەوامە بین. عەفوومکە غەڵەتم کرد 20 سانیە نامان 20 تکرارە. ئەمڕۆ کۆمەڵێک مەشقی تایبەتمان بە ماسوولکەکانی سک ئامادە کردووە کە ئەم مەشقانە دەبێتە هۆی توندکردنەوە بەهێزکردنی ماسوولکەکانی سک کە لە 8 مەشق پێک هاتووە. مەشقی یەکەم و دووهەم بەسەریەکەوە بێ ئەوەی ڕێزدوای بگرین. مەشقی یەکەم 20 جار دووبارەکەینەوە یەکسەر بە دوایە مەشقی دووهەم 20 جاری تر دووبارەکەینەوە پاشان 20 چرکە ڕێز وەرەگرین. پاشان دەچینە سەر مەشقی سێهەم و چوارەم بە هەمان شێوە هەتاوەکو 8 مەشقەکە تەواو بێ بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.
یەکێک لەو دیاردەمەترسیدارانەی کە زۆر کەس قسەی لەسەر دەکەن بە تایبەتی ژینگە پارێزەکان بابەتی گلۆبال وارمینە کە قەتیسمانی گەرمایە لە جیهاندا کە لە زۆر لە ژینگە پارێزەکان چەندین کۆنگرەی گەورەی جیهانی بەسراوە بۆ ئەوەی کە لەو دیاردەیە بە دووربین ڕێکخراوە ژینگە جیهانیەکان زۆر جا داوایان لە وڵاتە جیهانی گەورەکان کردو وڵاتە پیشەسازی گەورەکان کە بودجیان بۆ دابینکەن یاخود لە بابەتەکانی دیکەی بابەتی پیشەسازیان هاوکاریان بن بۆ ئەوەی کە پیسبوونی ژینگە لە جیهاندا کەم بکەنەوە بەڵام تاوەکو ئێستا وڵاتانی جیهان نهاتوونەتە ژێربارەوە بابەتەوە لە چەندە ڕێکەوتنامەی پاریس واژۆ کرا بۆ ئەوەی کە وڵاتە پیشەسازیەکان بەرهەم پیشەسازی گەورەکانی خۆیان کەم بکەنەوە لە ساڵی 2020 دەست بە بابەتە کەمکردنەوە بکەن و بۆیان دانەبوو بەپێی پلانەکەی خۆیان تاوەکو 2050 بتوانن پلەی گەرمای زەوی نزیکەی 2 پلەی سیلیزی بێن نەخوارەوە بەڵام لەبەرەوەی کە دۆناڵد ترامپ کە بوو بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕاستەخۆ ئەمریکا لەو ڕێکەوتنامەیە کشایەوە کە ئەمریکا کشایەوە چینیش ڕاستەخۆ گوتی ئێمەش ناچینە ژێرباریەوە بابەتەوە وردە ڕێکەوتنەکە بۆ دەچێت کە کەس جێبەجێی نەکای چکەبنە وڵاتە جیهانیەکان بەڵام ڤایرۆسی کۆرۆنا کارێکی گەورەی کرد بۆ ژینگە بۆ هۆی پاکبوونەوەی ژینگە ئەو ڕێژەی بابەتانەی کە کاریگەریان هەیە لەسەر قەتیسمانی گەرمان بە تایبەتی NO بابەت CO2 ئەم بابەکە دەردەدرێن بۆ هۆی سوتەمەنی و پیشەسازیەکان لە ژینگەدا ئێستا کەم بۆتەوە هەروەها بەکەوە بۆی کەمی داخرانی کارگەکان بۆی بەکارهێنانی فڕۆکە ئێستا زۆربەی گەشتە جیهانیەکان ڕاگیراون لە ئۆتۆمبیل لە زۆربەی وڵاتەکان کەرەنتین کراون زۆربەی شارەکان کەرەنتین کراون ئەم بابەتانەی کاریگەریی گەوریان لەسەر ژینگە هەبووە هاوکارمان هونە ڕەسوول لەگەڵ بەڕێوەبەری ژینگەی ڕانیا لەسەر ئەو بابەتە چاوپێککەوتنێکی بۆ ئەنجامدانی بابی دەریبی. سلااوان لێ بێسلااو لە بینەرانی گەلی کوردستان لە دەڤەری ڕاپەڕین بە هاوکاری هێزەمنیەکان پزیشک و کارمەندانی تەندروستی ڕێکارەکانی چەند هەفتەی ڕابردوو تواندرا بە خوشحاڵیەوە تا ئاسێکی زۆر باش سەرکەوتن بەسەر کۆرۆنادا تۆمار بگرێت. ئێستا لە دەڤەری ڕاپەڕین تا ڕادەیەکی زۆر ژیان ئاساییە و دووهەمین توشببووی نەخۆشی کۆرۆنا کە هاوڵاتێکی بەڕێزی ناحی حاجیاوا بوو بە خۆشحاڵیەوە کەرەنتینەی جێهێشت لە ئێستادا هیچ توشببوویەک لە سنووری ئیدارەی ڕاپەڕیندا نییە. ئەوەی ئێمە بەسمانە لەم بەڕامەیەدا ئاماژەی پێ بدەین دیوێکی تری نەخۆشی کۆرۆنایە. لە ڕابردوو زۆر باسی مەسەلە تەندروستیەکانمان کرد پێویستە هاوڵاتیان چی بکەن و چۆن خۆیان بپارێزن. لەم بەرنامە تایبەتەدا ئێمە ئاماژە بەوە دەکەین کەرەنتینەی خودی بانەوە لە ماڵەکاندا چۆڵبوونی سەیراگاکان چۆڵبوونی شەقامەکان جوڵەی ئۆتۆمبیل کەمکردنی جوڵی ئۆتۆمبیل مانەوەی هاوڵاتیان ناوماڵەکاندا بەگشتی سوودی چی هەبووە بۆ ژینگە و پێویستە دوجار هاوڵاتیان دوای تەواوبوونی کەرەنتینش گەڕانەوەیان بۆ سەری شکارەکانیان لە ڕووی ژینگەیەوە چی بکەن بۆ چۆن سروشت و ژینگەی کوردستانمان خۆش بێت. میوانێکی بەڕێزم لایە گفتوگۆی لەگەڵدا ئەنجام دەدەم بەڕێز کاک حەمەشوانکەریم بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین مامۆستا ئەگەربێ بەردەم مایکی گەلی کوردستان سڵاوت لێبێت هیوادارم تەندروستیکی زۆر باشە هەبێت. ئوستاس دەمەوێ پێمان بڵێ ئەو ماوەیە کە جەنابیشتان بێگومان هەر لە ماڵەوە بوون و کەرەنتینە بوون کەرەنتینە چ سوودێکی بۆ ژینگە هەبوو بەگشتی فەرمووگە پەیامێکتان هەیە لەسەرتان. بەڵێ ئەم کاتەی بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و بەڕێزیشتان باش دیارە بەداخەوە کە لە ماوەی ڕابردوو دەستپێکردنی پەتایەکی کوشندە پەتای ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 ڕووی لە جیهان کرد و هەرێمی کوردستانیشی گرتەوە بەداخەوە ئەم پەتایەکی کوشندەیە بۆ مرۆڤایەتی زیانی ژیانی و هەم اقتصادی و هەم دەرونی و کۆمەڵێک زیانی تری بۆ مرۆڤایەتی دروست کردووە بەڵام بە دیوەکەی ترداوەکو بە ڕێزیشتان باستان کرد دیوێکی تری هەیە کە ئێمە پێویستە بیبینین ئەم دیوەی کە کاریگەریەکانی لەسەر باشبوونی ژینگەی جیهان لەسەر باشبوونی ژینگەی گۆی زەوی و کاریگەریە دەکرێت بڵین باشەکانی بۆ سەرژینگە ئێمە پێویستە بیبینین و باسی بکەین و پێم وایە لە ئایندەشدا هەم لە جیهاندا هەم لە
هەرێمی کوردستانیشدا توێژینەوەی زانستی و راپۆرتی باش لەسەر ئەم بابەتە ئامادە دەکرێت. ئێمە ناکرێ بڵین هاتنی نەخۆشیە دەردێکی ئاوا کوشندە بە خۆشحاڵیەوە سەیری بکەین، بەڵام دەکرێت ئێمە هەر کارێک کە ڕوبڕووی مرۆڤایەتی دەبێتەوە هەموو لایەنەکانی هەڵبسەنگێنین. ئەم کەرەنتینەی کە هەرێمی کوردستانیش کە بەو پەڕی پابند بوون و بە ئەو پەڕی لایانی تەندروستی جوان کە هەم هێزەکانی ناوخۆ دەستخۆشیان لێ دەکەم، هەم کارمەندانی تەندروستی من لێرەوە دەستخۆشی خۆم دەنێرم بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە سەرپەرشتی ئەم پرۆسەیان کردووە، کارمەندێک بوون هەم لەسەر شەقامەکان و هەم لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە هەر شێوەیەک لە شێوەکان بێ بەڕاستی کاریگەریەکی باشیان دروست کردبووی کە هاوڵاتیان بتوانن لە ماڵەکانی خۆیاندا بمێنەوە ڕێنمایەکانی خۆپارێزی جێبەجێ بکەن. بۆ ئەمەش بە خۆشحاڵیەوە دەڵێن کە هەرێمی کوردستان لەم قۆناغی کە ئێمە ئێستا تێداین دەکرێت بڵین لایەنێکی باشمان لە ڕێنمایەکان جێبەجێ کردووە، هاوڵاتیان پابندبوونێکی باشی خۆیان نواند و بەمەش کاریگەری خراپی زۆر نەبوو لەسەر هەرێمی کوردستان بۆ دەکرێت ئەمە درێژەی هەبێ بە مەرحەلە بە قۆناغ بتوانین ئەم پابندبوونەمان بە ڕێنمایەکان و ئەم خۆپارێزیەمان بە بەردەوام بێت، هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم هاوڵاتیان و هەم دام و دەستگا حکومیەکان و هەم هاوڵاتیان بەگشتی و بەنسبەت ئێمەشەوەکو ژینگە پلانمان هەبێ بەرنامەمان هەبێ هەم بۆ ئێستا و هەم بۆ دوای ئەم دەردەش بۆیە لەبەرەوە ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 ڤایرۆسێکە تا ئێستا چارەسەری نەدۆزراوەتەوە، تەنها چارەسەرێکی خۆپارێزی بووە. دەکرێت ئێمە بۆ قۆناغەکانی ئایندەوە بۆ هەر ئەگەرێکی تری نەخوازرا و کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکات ئێمە پلان و بەرنامی تۆکمە باشمانە بێت. لە بیرمە پار ئەم کاتانە دوای ئەوەی کە هاوڵاتیان سەردانی سەیرانگاکانی دەڤەری ڕاپەڕینیان کرد، ئەمە وێنەی هەموو شوێنانە ماوەگرت کە هەم قڕباڵێکی زۆر بوو و هەم پاشماوەیەکی زۆر لە سەیرانگاکان بەجێما بوو. هاتینە لای بەڕێستان و ئێوەش لەو بارەیەوە قسەتان کرد. ئەم ساڵ ئەمە نەکرا، ئەنی دەکرێت لەو ڕوانگەیەوە بڵین کۆرۆنا ئیزابیاتی هەیە هەتای بەدەی قسە لەسەر دارستانی دەڤەری ڕاپەڕین سەیرانگاکانی دەڤەری ڕاپەڕین. بڵێ دیارە هەمومان دەزانین ئێمە ساڵانە بە 4 وەرزدا تێدەپەڕین. وەرزی بەهار وەرزێکی پڕ گەشت و پڕ سەیران و پڕ لە هاتنە دەرەوەی هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستانە بۆ ناوچە گەشتیاریەکان، بۆ سەر زێ و بۆ سەر سەرچاوە ئاویەکان و شوێنە گەشتیاریەکان بۆ ئەم دەشت و دەر و سروشتە جوانەی کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەمە سروشتێکی جوانمان هەیە. بەداخەوەی مەساڵانی ڕابردوو جگەلەوەی کە هەم لە ڕێگەی کەناڵەکانەوە هەمووکو فەرمانگەکانی ژینگە لە پارێزگا و لە ئیدارەکان وکو دەستەی ژینگە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئێمە پلانی خۆماندا دەنا ساڵانەوە هەم بەڕێبەرایەتی گەشت و گوزار بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان بۆی کە کەمترین زیان بەرەم شوێنە گەشتیاریانە بکەوێ، هەم کەمترین زیان بەر سەرچاوە ئاویەکان و زێی بچووک هەم لێرە و هەم لە دەریاچەی دوکان هەم لە دەربەندی خان لە ناوچەکانی تر سەرچاوی ئاوی کانیا و ڕووبارەکان بکەوێت. ئەم ساڵ بەهۆی ئەم پەتایەوە کە لە وەرزی بەهاردا بوو دەکرێت بڵێن ئێمە ساڵێک لە ژینگە پاک بووینەوە، چونکە وەرزی بەهار ئەم یەک دوو مانگەی کە خەڵک هاوڵاتیان ڕویان لە دەرەوە دەکرد ئەم ساڵ لە کەرنتینەدا بوون، بۆیە کەمترین پاژماوە ڕووی لەم شوێنانە کرد. زۆر یعنی دەکرێت بڵێن مەگەر کەسێک خۆی یان کەسێک لەم ڕۆژانەی کە تا ڕادەیەک ئاسایی بۆ تۆ چوو بێتە دەرەوە، ئەگەر تا ڕادەی سفر دەکرێت بڵێن ئێمە پاشماوەمان نەچۆتە دەرەوە لە ناو شارەکان بۆ ئەم شوێنانە. باشە ئامارێکە بوو لە دەڤەری ڕاپەڕین کە لە ڕۆژانە چەند تۆن پاشماوە هەیە، هیتان وایە ئەو ماوەی ئەمە کەمی کردێ؟ بێگومانداری کەم بۆ ئاهەنگ بێگومان بڵێ ئێمە لە چاوپێکەوتنەکانی پێشووتریشداوە لە ئامارەکانی پێشووتریشدا کە لە ڕێگەی کۆمپانیەکانی پاکردنەوە و لەگەڵ شارەوانیەکان و وەرمان گرتووە ڕۆژانە نزیکی 400 تەن لە دەڤەری ڕاپەڕین بە کۆی گشتی دەڤەری ڕاپەڕین پاژماوە هەبوو، پاژماوەی خۆراکی، پاژماوەی پیشەسازی هەم ئۆرگانی هەم ناوەرگانی. بەڵام
بەهۆی مانەوەی هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان دەکرێت بڵین ئەم پاژماوانە کەم بۆتەوە بۆ یەکەم هەچی کارگە و پرۆژە پیشە سازیەکان هەرچی چالاکی ڕۆژانەی مرۆڤە لە دەرەوەی ماڵەکانی خۆیان وەستا بوو ئەمە هیچ پاژماوەیەکمان نەبووە هەم لە ناوچە پیشە سازیەکان و هەم لە دوکان و بازار و ئوتێل و مۆتێل و چێشتخانە و هەم دوکانی بەسیت ئەوەی کە لە ناو بازار و هەم لە هاتوچووی ئۆتۆمبیل کە مەسەلەن هاوڵاتیەک پاژماوەیەکی فڕێدابێت لە شوێنێک بۆیە ئەمە هەم دەکرێت بڵین پشوویەکیش بۆ ئەم برا بەڕێزە ژینگە پارێزانەی کە بەڕاستی پێشتر زۆر هیلاک دەبوون ئەم ماوەیە دەکرێت بڵین پشوویەکیش بۆ بۆی کە کەمتر هیلاک بن و هەم کەمبوونەوەی پاژماوەش بۆ تۆ لە ماڵەکانی خۆشماندا ئێمە دەکرێت بڵین پاژماوەمان کەمتر بوو بەهۆی ئەوەی کە زیاتر هاوڵاتی لە ئیسراحەت و لە پشوودا بووە کەمتر خواردن و کەمتر پاژماوەی هەبووە و میوانداری نەبووە هاتوچۆکردنی کۆبوونەوەی خەڵکانێک نەبووە لە ناو ماڵێکا و بۆ ئامادەکردنی نان و چێشتێکی زۆر و دواتر دروستبوونی پاژماوەیەکی زۆر بۆیە دەکرێت بڵین پاژماوەکان من تەسەوڕ دەکەم لەم 400 تەنێکی هەمان بووە 100 بۆ 150 تەن زیاتریش پاژماوە کەم بوو بێتەوە ئەگەر چی دواتر ئێمە ئێستا لە سەرقاڵی ئەوەیدان کە بزانین بەگشتی لەم فترەیەدا ڕۆژانە چەند تەن پاژماوە هەبووە. بەڵێ جوڵی ئۆتۆمبیلێکێک لە گرفتە زۆر سرێکیان بووە لە پێش قۆناغی کۆڕۆناوانە کە مەترسی زۆر لەسەر ژینگە دروست کرد ئەم خامۆشی ئەو ماوەی لە دەڤری ڕاپەڕیندا هەبوو پێتان وایە ئەمە زۆر کاریگەری هەیە کاریگەری باشی هەبوو لەسەر پاکردنەوەی ژینگە ئێمە یەکێک لە دەردەهەرە کوشندەکانی کە ڕوبەڕووی مرۆڤایەتی دەبێتەوە پیسبوونی هەوایە ئەمە دەبێتەوەی پیسبوونی ژینگە لە جیهاندا ئەم ئۆتۆمبیلانەی کە هەیە ئێستا کاریگەریکی خراپ دروست دەکات لەسەر تەندروستی مرۆڤ لە هەرێمی کوردستانیش بەداخەوە ڕێژەی ئۆتۆمبیل زۆرە هەم ئۆتۆمبیل کە هەم هەر لە مواسەفاتی بەرزوە تا دەگاتە مواسەفاتی زۆر خراپ کە بەڕاستی بەشێکی زۆریان بەسەر پێچێ لێرە خوردرێت ڕێژەیەکی زۆر ئۆتۆمبیل هەیە دەکرێت بڵین ڕۆژانە لە ماڵێکا 2 ئۆتۆمبیل بۆ 3 ئۆتۆمبیل حرەکەی کردو بۆ دەرەوە جگە لە ئۆتۆمبیلە گشتیەکان و پاس و مینی پاس و ئەوانەش ئێمە لە ساڵانی ڕابردوو لە ڕۆژی جیهانی ژینگە شتێکمان تەسبیت کرد لە هەرێمی کوردستان وەستانی ئۆتۆمبیل بۆ 5 خولەک ئەمە یعنی لە ساڵێکدا 1 جار بۆ 5 خولەک جگە لەوەی مە ڕێنماییمان هەبووە کەمتر ئۆتۆمبیلی شخصی بەکاربهێنرێت زیاتر هەوڵدرێن ئۆتۆمبیلەکان بە شێوەیەک لە ماڵێکا مەسەلەن ئەگەر 3 ئۆتۆمبیلی هەبێ 1 ئۆتۆمبیل بۆ تەواوی خێزانەکە بەکاربهێنرێت ئۆتۆمبیل لە کاتی پێویستدا نەبێ بەکار نەهێنرێت و هەوڵمان داوە کە هێڵی گشتی هەبێ بۆی کە کەمترین ئۆتۆمبیلی شخصی بەکاربهێنرێت بەڵام ئەم هەوڵانە هەوڵی هێواش بوون یعنی وەکو پێویست ئێمە نەمەک نەگەیشتۆتە تمۆحی ژینگە نەگەیشتۆتە تمۆحی پاراستنی ژینگە لە قۆناغی کەرەنتینە لە قۆناغی خۆپارێزی و ڕێنمایەکان بۆ خۆپاراستن لە پەتای کۆرۆنای کۆڤید-19 ئێمە قازانجێکی باشمان کردەوەی کە ئەم گازە زەهراویانی کە لە ڕێگەی ئۆتۆمبیلانەوە دەچێتە ناوەوە نەمێنێت ئەمە نەک لە کوردستان لە تەواوی جیهان بەشێکی زۆری شارە گەورەکان کە بەڕاستی ڕوبەڕووی گرفتێکی زۆر گەورە بوون ئێمە لە هەولێر لە ساڵی ڕابردوو بەداخەوە هەولێر یەکێک بوو هەوای هەولێر یەکێک بوو لە ناوچە پیسەکان کە ئەمە ڕاگەیەندرا لە جیهاندا کە شاری هەولێریش یەکێکە لە ناوچە پیسەکانی توش بووی بە پیسبوونی هەوا بەڵام من دڵنیام لەوەی ئێستا هەواش پاک بووتەوە و ئەم چەند ڕۆژەی داهاتوو یاخود ئەم چەند مانگەی داهاتوو کە لە پێشمانە راپۆرتی زۆر باش دەبێت لەسەر ئەوە نەتایجی زۆر باش دەبێت دڵخۆشکر دەبێت بۆ پاکبوونەوەی تەبەقەی ئۆزۆن و پاکبوونەوەی بەرگەهەوا و ژینگەیەکی پاکتر ڕوبەڕووی مرۆڤایەتی دەبێتەوە ئێمە شتێکمان بیر نەچێ پیسبوونی هەوا پیسبوونی ژینگە ئەویش هەر مردن و ژیانە وەکو پەتای کۆرۆنا ینی بەداخین بۆی کە دەردێک نەخۆشیەک ڕوبەڕووی مرۆڤایەتی دەبێتەوە ئەمە مردن و ژیانە بەڕاستی جگەلەوەی لێکەوتەی زۆر خراپتر مەسەلەی اقتصادی ئابووری ڕوبەڕووی وڵاتان دەبێتەوە بەڵام ئەگەر وەکو ژینگەش تەمەشایکەین ئەمەش هەر مردن و ژیانە بۆ لەبەر ئەوە تۆ ساڵانە چەندان
مەلایەن کەس لە جیهاندا بەهۆی پیسبوونی ژینگە بەهۆی پیسبوونی هەوا پیسبوونی ئاو پیسبوونی خاک ئێمە باسی دوورکەوتنەوەی هاوڵاتیانمان کرد لە گەشت ئێمە ئەگەرزەی بچووک چەندین سەدەیان ساڵە پاک نکراوەتەوە تۆ هەر پی پاژماوەی تێکە پلاستیکی تێکە پیسیکەوە ئاوا بە دووری مەزانە لە ئایندەدا ڕوبەڕووی ئەوە بووباینەوە کە خەڵک بەهۆی ئاوی خواردنەوە تووشی دەردێکی کوشندە بوو بەهە بە هەزاران کەس و بە سەدان هەزار کەس تووشی پیسبوونی ئاوی تووشی ئەوە بوو بایە کە ئاوی پیس بخواتەوە بەڕاستی بۆیە دەکرێت بڵین ئەمە پشوویەکی باش بوو بۆ ژینگە بەڵام ناکرێ ئێمە لێرە ئەگەر پەتای کۆرۆنا نەما ئێمەش بوەستین دەست بە چالاکی خراپەکانی خۆمان بکەینەوە بۆی کە بڵێندەی تەواو ژینگە پاک بۆتەوە هیچ لە گۆڕێ نەماوە دەبێ ئێمە پلانی تۆکمەمان هەبێ هەم لەسەر ئاستی دەست و فەرمانگەشارەکەم دەکرێت ئەو ماوەی خۆ دەزانی خەڵک چەند هەفتەیەک لە ماڵەکانیدا بوو و کەرەنتین بوو ماڵۆدا ماوەتەوە لە کۆمەڵێکشت دوورکەوتەوە یعنی ئایستاش کە ئەگەر ژیان ئاسایی بێتەوە خەڵکە بێتەوە دەرە دەکرێت کەمێک لەو شتانە لەو شتانێک کە لە پێش نەخۆشی کۆڕۆنا کردویتی کەمێک لی بگرێتەوە ئەنی خۆ چەند هەفتەیەک ئەزمموی هەیە لەگەڵ کۆتایی هاتن بە هەموو شتێک بۆ هەموو شتێک سنووری داناوە یعنی دەکرێت کاتێک کە مرۆڤاتی دەست پێ دەکاتەوە کەمێک بە جیاوازترەوە لە بری ئەوەی کە بنمونە سەردانی ناوچەیەکی گەشتیاری دەکا ینی بۆ ژینگە کەمتر دەوروبەرەکەی خۆی پیسکە یعنی هەموو ئەو شتانە دەکرێت بگرێ بە دەرفەتێکەوە من پێم وایە هاوڵاتیان دەبێ وا سەیری بکەن لە ماوەی چ ڕۆژی کەرەنتینەی کە لە ماڵەوە بوون ڕاهێنانێک بێ بۆی کە لەسەر پاکراگرتنی ژینگە وەکو ئەوە بەو چاوە جوانە سەیری بکەن بە چاوێکی جوانی مرۆڤایەتی سەیری بکەن کە لە ئێمە لە دوای ئەم قۆناغا وەکو بەڕێستان فەرمووتان کە لە دەچینە دەرەوە ئێمە دەرسمان لەوە وەرگرتە بێ بەڕاستی و پێویستە کەناڵەکان پێویستە دام و دەستگاکان پێویستە حکوومەت لەسەر ئاستی باڵا پلان دابڕێژێ و پلانی تۆکمە چۆن کۆبوونەوە بە خۆپارێزی لە کۆرۆنا دەکرا بە هەمان شێوە کۆبوونەوە لەسەر ئاستی باڵا بکرێ بۆ ئەوەی کە هاوڵاتیان بۆ دوای ئەم قۆناغا چۆن ئێمەوا بکەین کەمتری زیانمان بۆ ژینگە هەبێت من ئەوە بە زەرور دەزانم زۆر بە پێویستی دەزانم پێشم وایە دەتوانین ئێمە لەسەر ئاستی دام و دەستگاکانی حکوومەت ئەوە جێبەجێ بکەین و هەم ڕێکخراوە ژینگەیەکان ڕۆڵێکی باشیان هەبێت کە دەستخۆشیش لێرەوە ڕاد دەگەێنم بە هەموو ئەو ڕێکخراوە و هەموو ئەو چالاگوانانەی کە لە ماوەی کەرەنتینەدا ڕۆڵێکی باشیان هەبوو هەم لە بڵاوکردنەوەی ڕێنمایەکانی خۆپارێزی و هەم لە دەستگرتنی کەم دەرامەت و هاوڵاتیانی کەم دەرامەدەوانی کە بژێوی ژیانیان بەخۆی وەستانی چالاکیەکانیانەوە کار و کەسابەتیانەوە ئەمە لێرە من دەستخۆشیان لێ دەکەم بۆیە دەکرێت بەڵێ هاوڵاتیان بۆ قۆناغەکانی ئایندا هەم خۆیان هەست بە بەرپرسیارەتی بکەن باشە تەوان لە کۆتایی نزیک دەبینەوە بەڵام ئەو ماوەیە لە چەند هەفتەی ڕابردوودا پۆلیسی دارستان و ژینگی ڕاپەڕن کە پەیوەندی ڕاستەخۆی بە ئێوە هەیە ئەوکو ژینگە جگەلەوەی کە ئەرکی پاراستنی سەرچاوەکان یاویان هەبوو ئەرکی پاراستنی ناو شاریشانە وەکو بەڕێوەری فەرمانگەی ژینگی ڕاپەڕین پامێک تێ بۆەوە وەکو فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین دەستخۆشیێکی زۆر گەرمم هەیە دەستخۆشیێکی زۆر لە بەڕێوەبرایانی بەڕێوەبرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین دەکەم کە ئەوان جگەلەوەی لە قۆناغی کەرەنتینەدا لە سەر شەقامەکان ئەرکی خۆپارێزی هاوڵاتیانیان لە ئەستۆدا بووە ئەرکێکی تری زۆر قورس لە ئەستۆیاندا بووە ئەمیش کە هەموو تەبعاً هەموو کارمەندەکانیان هەم لە ڕاوی ماسی قەرەغەکردنی ڕاوی ماسی کە ئەن لەو قۆناغەداین ئێمە ئێستا چالاکیەکانیان زۆر باشە زۆر جوانە ڕۆژانە سەرپیچکارانی ژینگە دەدەنە دادگا دەست بەسەر ئەو سەرپیچیانەدا دەگیرێت کە ڕوبەڕووی ژینگە دەبێتەوە لە ڕاوی ماسی و هەم لە ڕاوی ئاژەڵ و پەلەوەر و باڵندەی چێوی من دەستخۆشیان لێ دەکەم کارەکانیان ئێمە ڕۆژانە دایان بینین دووبارە و سەدبارە دەستخۆشیان لێ دەکەم لە کۆتایی داگە بێتەوە شتێک بڵێ شتێک بە هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین بڵێ لێرەوە پەیامی ئینشاءڵڵا سەرکەوتن بەسەر ئەم پەتاو ڤایرۆسە کە بە خۆشحاڵی و دەڤەری ڕاپەڕین کەمترین بەرکەوتەی ئەم پەتایی هەبووە لێرەوە دەستخۆشی لە سەرجەم هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین دەکەم کە بەڕاستی پابەندبوونیان
خۆپارێزیان بۆ ئەم پەتای کۆرۆنایە جێگەی خۆشحاڵی هەموو دام و دەستگا حکومیەکان جێگەی خۆشحاڵی بوو بۆ هەموو هەرێمی کوردستان و بەڕاستی سیمایەکی جوانیان نیشاندا لە خۆپارێزی و هەم کارمەندەکان هەموو کارمەندە تەندروستی کارمەندانی تەندروستی و هەم کارمەندانی هێزە ئەمنیەکان ئەرکێکی زۆریان لەسەر شەقامەکان کێشا شەونخونیەکی زۆریان کرد من لێرە دەستخۆشی خۆم دەگەیەنم بە هەموو برا بەڕێزانە و هەموو ئەم بەرپرسانەی شار هەم لە بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین و بەڕێوەبەری ئاسایش و پۆلیس و هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنیش کە بەڕاستی ڕۆڵێکی زۆر باشیان بینی ئەوەی کە من داواکارم لێرەوە لەم کەناڵە بەڕێزەی بەڕێستانەوە چی بکەین لە ئێستا بۆ دواوە ئەوە گرنگە ئێمە چەند ڕۆژێکی تر لەوانەیە بچینە ناودام و دەستگا حکومیەکانەوە و کارەکانی خۆمان ڕای بکەین هاوڵاتیان دوکانەکانیان بکەنەوە مرۆڤەکانمان هاوڵاتیەکانمان دەست بە چالاکیەکانی خۆیان بکەنەوەکو پێشووتر چی بکەین بۆ ئەوی کە هەم نەهێڵین بەڕاستی بچووکە بەڕاستی ئەم دەردە ئەم پەتایە تا ئێستاش لە جیهاندا بەردەوامە و ڕێژەیەکی زۆریش لە مردن هەیە ڕێژەیەکی زۆریش لە توشبوون هەیە ئەوەی کە ئێمە کردومانە بۆ خۆپارێزی دەبێت ئێمە لەم خۆپارێزەدا بمێنینەوە و وەکو حکوومەتیش هەم لەسەر ئاستی باڵا هەم لەسەر ئاستی ناوچەکان پێویستە پلانمان هەبێت و لە پلانەکانمان سار نبینەوە دووبارە دەستخۆشی بۆش دەستەکان خۆش بێت بەڕێز حەمەشوان کەریم بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین سوپاس بۆ زانیاریەکانت بە هیوای سەلامەتی و تەندروستی باش بۆ بەڕێزیشتان ئەمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر گرنگی کۆڕۆنا بۆ بابەتی ژینگە و برسی ژینگە کە چۆن هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان داماونێتەوە بەتوانیویانە لەلای خۆیان پارێزن دوزاریش ژینگە پاک بکەنەوە دەگەڕێمەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان هونەر ڕەسوول و میوانەکات کە لە ڕانیەوە بابەتان لەسەر ژینگە بۆ ئامادە کردوین لە وەرگرتنی پاملێرەکانمان لە شار و شارۆچکە جیاوازەکان دەچینە هەڵەبجە پارێزگا هەڵەبجە بە شوەیەکی ڕاستەخۆ فەرحان هەمەخانمان لەگەڵا بێ فەرحان ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە هەڵەبجە چین وە تێبینێک هەیە کە زۆر جار خەڵک گلەی دەکەن لەسەر ئەوەی کە ژمارەی پشکنینەکان لە هەڵەبجە کەمن هەڵەبجە تاقیگەیەکی بۆ پشکنینی کۆرۆنا تێدا کراوەتەوە بۆ تاوەکو ئێستا ژمارەی پشکنینەکان لە پارێزگای هەڵەبجە کەمە. بەڵێ ڕێبین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە لە پارێزگای هەڵەبجە هەواڵ بزانیارەکانی ڕۆژ بەم جۆرن شەوی ڕابردوو با بڵێن لە ڕێگەی هەوڵەکانی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بە تەنسیق لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەوە پارێزگاری هەڵەبجە و ئاسۆی حاجی محەممەدی باموکی توانرا با بڵێن ڕووفاتی بریندارێکی دیکەچێکی کیمیاوی بێنێتەوە پارێزگای هەڵەبجە کە لە مانگی سێ ڕابردوودا و لە وڵاتی بەریتانیا کۆچی دوایی کردبوو بۆ ئەم ڕۆژ کەمێک پێش ئێستا لە گۆڕستانی قلیج بە خاکسپێرا ئەمەش یەکێکی دیکەی لەو بریندارانی چێکی کیمیاوی کە بەهۆی کاریگەریەکانی چێکی کیمیاویەوە گیانی لەدەستدا بوو. لەلایەکی دیکەەوە تایبەت بە کۆڤید-19 لە پارێزگای هەڵەبجە لە ئێستادا هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە نەماوە هەموو ئەو کەسانی کە نەخۆش و هەڵگری ڤایرۆسەکە بوون چوونەتەوە ماڵەوە لە هەڵەبجە ئامێرێکی تایبەت دانراوە ئامێرەکە بە بڕی 200 میلیۆن دینار با بڵێن دابینکراوە کە ریال تایم PCR ڕۆژانە پشنینەکانی کۆرۆنای پێ ئەنجام دەدێت لە پارێزگای هەڵەبجە لە ئێستادا جگە لەو با بڵێن پشکنینە عەشوایانەی کە ئەنجام دەدێت قۆناغی دووەمی دەستپێکردنەوەی پشکنین بۆ ئەو کەسانی کە هەڵگری ڤایرۆسەکە بوون دەستی پێکردووەوە ڕۆژانە لە ڕێگەی تاقیگەکەوە با بڵێن پشکنینێکی باش ئەنجام دەدێت ئەوەی کە با بڵێن جێگەی قسە لەسەرکردن ئەوەیە هەندێک جار ئەو پشکنینانەش جگە لە پارێزگای هەڵەبجە لە سلێمانیش ئەنجام دەدێن بۆ زیاتر دڵنیابوونەوەی لەو کەسانی کە ڕۆژانە با بڵێن لەلایەن تاقیگەکەوە پشکنینی بۆ دەکرێت دەنا لە تاقیگەکەوە ڕۆژانە با بڵێن نزیک بە 65 پشکنینی تایبەت ئەنجام دەدێەوە ئەو ئامێرەی کە لە هەڵەبجەدا هەیە هەمان ئەو ئامێرەش کە لە سلێمانی و لە هەولێر و لە پارێزگاکانی دیکە پشکنینەکانی پێدەکرێت بۆیە ئێستا با بڵێن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە قۆناغی دووەمی پشتینەکانی لەو کەسانەوە دەست پێ کردوێتەوە کە هەڵگری ڤایرۆسەکە بوون و
بەپێی بەشێک لە سەرچاوە زانستیەکان ئاماژە بۆ دەکەن لە هەندێک لە وڵاتەکاندا ئەو کەسانی کە هەڵگری ڤایرۆسەکە بوون دواتر تیان پەڕاندووە جارێکی دیکە تووشی ڤایرۆسەکە بوونەتەوە. بۆیە من بەپێی ئەو زانیاریانەی کە هەمە لە کەرتی تەندروستی هەڵەبجە و ڕۆژانە پشتینێکی باش ئەنجام دەدێت. هەر تایبەت بە هەواڵەکانی ڕۆژ و لە پارێزگای هەڵەبجە لە درێژەی هەوڵەکانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە بۆ ئاساییکردنەوەی دەوام لە دام و دەستگاکانیدا با بڵێن ئەو تاقی با بڵێن نەخۆشخانەی ئیستیشاری کە ڕۆژانە لە ئێواراندا خزمەتێکی باشی دەکردووە بۆ هۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕاگیرابوو، لە ئێسادا دەستی کردوێتەوە بەکارەکانی و لەمڕۆ لە پاشنیوەڕۆوە هەموو نەخۆشانی کە پێشتر سەردانی ئیستیشاریەکانیان کردووە دەتوانن سەردانیان بکەن و هەموو ڕێکارێکی پزیشکی و هەموو باڵێن پزیشکەکان ئامادەی ئەوەن کە نەخۆشەکان ببینن لە ڕێگەی ئیستیشاریەکانەوە کە ئەمەش هەنگاوێکی باشە بێ باڕاستیەوەی کە هەموو ئەو کەسانی کە نەخۆشن وە توانایان نییە بڕۆنە ڕەنگە تایبەتەکان لە ڕێگەی ئیستیشارەکانەوە خزمەتی پێویستیان پێدەکرێت. وە تایبەت بە مەرزەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە لە دوێنێ گردبوونەوەیەک لە بەردەم دیوانی پارێزگای هەڵەبجە لەلایەن بەشێک لە بازرگانان و شۆفێرانی مەرزی پشتە ئەنجام درا و دوای کۆبوونەوەیەکیان لەگەڵ پارێزگاری هەڵەبجە نوێنەری ئەو کەسانی کە گردبوونەوەکەیان ئەنجام دابوو ئاماژیان بۆ کرد کە پارێزگاری هەڵەبجە ئاماژەی بۆ کردووە کە لە ڕۆژی پێنجشەممە هەردوو مەرزەکانی پشتە و مەرزی شۆشمێش دەکرێتەوە وکردنەوەی ئەم دوو مەرزەش هۆکارێکی باش دەبێت و یارمەتیدە دەبێت بۆ هێنانی هەموو بەرهەمانەی کە لە ڕابردوودا هێنراون و بۆی ڤایرۆسی کۆرۆناوە لەو مەرزانەدا ڕاگیرابوون. واتە ڕۆژی پێنجشەممە بڕیارە بە فەرمی هەردوو مەرزی پشتە و شۆشمێ بکرێنەوە بەرەڕووی شۆفێران و بازرگاناندا. ئەمە زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە. زۆر سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان دەوروبەرێکی جوانیشت هەیە کۆمەڵە گوڵی جوان هەر لە چوارچەوەی کە ژینگە بۆ شێوە پاک بۆ تۆم ساڵ بەهارێکی تەڕ و تووشیش بووانی باران بەردەوامە تاوەکوێستە خۆشبەختانە. زۆر سپاس بۆ زانیاریەکانت فەرحان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانە بوون. بابەتی دووهەمی تەوەری دومی بەرنامەکەمان کە گفتوگۆی دەسەر دەکەین لەگەڵ میوانەکانمان ئەو قوتابخانە ئەلکترۆنیە خوێندنگا ئەلکترۆنیە کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە. ئێستا هەنگاو بە هەنگاو پاسوۆردەکان دەدرێت تا خوێندکارەکان و مامۆستایان بۆ ئەوەی کە ئەو خوێندنگا ئەلکترۆنیە ئەکتیڤ بکرێت کە لە ئێستا قسەی زۆر لەسەرەوە دەکرێت کە بابەتەکان هەندێک قسەی لەسەر دەکرا کە ئەنتەرنێت ناگاتە هەموو شوێنێک، بەڵام بەشی زۆری کۆمپانیەکانی پەیوەندی بابەتەکان کردووە بە خۆڕایی لە ایوانە.krd دەتوانن خوێندکارە و مامۆستایان بە شێوەیەکی فری سەردانی ئەو وەبسایتە بکەن کە وەکو گوتمان خوێندنگایکی ئەلکترۆنیە. لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ لەسەر دوو بابەتی گرنگ دەکەین. لەسەر ئەم بابەت و زانین گەنگاوەکان گەشتون بەچی کە ئەم بابەتە بە فەرمی دەست پێ دەکات. ئایا ئەم وانانی کە لەناو ئەم خوێندنگا ئەلکترۆنیەدا دەخوێنرێت بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ کە تاوەکو ئێستا بڕیارە لە 1/6 بۆ پۆلەنە کۆتاکان دەست پێ بکات ئەو بابەتە داغڵ دەبن یاخود داغڵ نابن و لە هەمان کاتیشدا خوێندکارانی لای خۆما بە شێوەیەکی گشتی لە باشووری کوردستان و هەرێمی کوردستان ئەمە یەکەم ئەزمموی ئەلکترۆنیە کە تاقی کراوەتەوە تا چەند خوێندکاران دەتوانێت استیعابی ئەو وانانە بکەن کە بە شێوە ئەلکترۆنی دەخوێنێت. ئایا کاتێک ئەگەر بێت و خوێندنگا بکرێتەوە دیسان وانانە دەخوێنرێت یا قسەیەکێ لەسەرەوەی کە لە 1/9 ساڵی وەرزی نوێی خوێندن ساڵی داهاتوو لە 1/9 دەست پێ بکات، لە 1/9 بۆ ماوەی 3 هەفتە یاخود مانگێک لە سەرەتاوە مامۆستایان لەگەڵ خوێندکاراندا بۆ زانیاری ئەوانانەی کە لە ساڵی ڕابردوو کە ئەم ساڵی خوێندنەکە نەخوێنراوە سەرەتا بەوە دەست پێ بکەن. ئەم هەموو بابەتانە گفتوگۆ دەکەین لەگەڵ هەرێکە لە بەڕێزان لێرە لە ستودیۆکانمان لە سلێمانی بەڕێز مامۆستا محەممەدمان لەگەڵایە کە بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوایەوە بە شێوەیەکی ڕاستە و خۆش لە پارێزگای هەولێرەوە مامۆستا عیسا حسێنمان لەگەڵایە سەرپەرشتیاری پەروەردەیە. هەردوو مامۆستا بەخێر بێن. مامۆستا عیسا مامۆستا بەکرد سەرەتا لە وەرزانەوە دەست پێ یەکەم بابەتی ئەم خوێندنگا ئەلکترۆنیە گەشتۆ بەچی ئێستا و وانەکان دەست پێکراون پاسوۆری سۆرنێم و پاسوۆردەکان دراوە بە خوێندکار و مامۆستاکان ئێستا وانەکان دەست پێکراون بە شێوەیەکی فەرمی کە خوێندکارەکان بتوان بچن ناو وێبسایتەکە و سوود لەوانەکان وەربگرن. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە دیارە سەبارەت بە قوتابخانەی ئەلکترۆنیەکی ترە لە هەوڵەکانی پەروەردەکارانی هەرێمی کوردستان. من بە پێشەکێک دەست پێ بکەمەویش ئەوەیە من پێم وانییە هیچ جۆرە لە خوێندنەکان بێتە شوێنگرەوە بۆ خوێندنی ڕاستەوخۆ کە دەکاتە ناو پۆلەکان و مامۆسای بەڕێز چه بابەتە زانستیەکە چ لە ڕووی پەروەردەییەوە لەگەڵ قوتابی خوێندکارەکانی هەڵسوکەوت دەکەم بابەتەکە قسەی نەقەد هەڵ ناگرێ، بەڵام
ناکرێ ئێمە دەسەوساندا بنیشین و هەر چاوەڕوانی قەدەر بین بزانی سیاسەتی وڵات یاخود بارودۆخی وڵات بەرەوەی چوو ئەڕوا یاخود ئەم نەخۆشیە تا چوو ئەڕات و ئەنجا وەزارەتی ئەنجومەنی وەزیران بڕیار دەدا لەسەر پرۆسەی خوێندن چکە بۆ خۆی پرۆسەی خوێندن و بەستەی کاتە کاتەکە ژوردەوردە لە هەڵکشانە و ناکرێ ئێمە وازبێنین و یاخود ڕابوەستین بۆیە پەروەردەکاران تیمێکی تایبەت لە وزارتی پەروەردە بە سەرپەرشتی بەڕێز وەزیری پەروەردە دیارە سەرپەرشتی دروستکردنی قوتابخانێکی ئەلکترۆنیان کرد سەرچاوەکەشی لەوە دیارە کار ئاسانی بۆ کرا ئەویش بریتی بوو لەوەی لە ڕابردوویەکی نزیکدا سیستمێک لە ناو وزارتی پەروەردەیە بە جۆرە لە جۆرەکان کەوتە کار ئەویش بە داتاکردنی ئەلکترۆکردنی ئامار و داتاکانی وزارتی پەروەردە بوو چێ لە هێزە مرۆییەکە کە مامۆستایان و قوتابیان و ئەوانەیە و چ لە ئەو کەلوپەل و پێداویستیەکان و مەسایلی تاقیکردنەوەکان هەمووی لە سیستمێکا کۆکراوەتەوە پێی دەوتر ئی پەروەردە ئەم ئی پەروەردەی ئاسانکارێکی باشی بۆ ئەم قوتابخانە ئەلکترۆنیە کرد کە تیایدا هەموو قوتابیان و خوێندکاران و مامۆستایان ئەوەشی کە ئیزافە کرا دیارەوانەکانە کە بە شێوازی ڤیدیۆ ئامادە بکرێت کە سەدان وانەی ئەوهاژ لە ماوە کورتەدا و لە ڕابردوشدا هەبوو کە بە خۆشحاڵی و لە تەلەڤیزیۆنای پەروەردەی بڵاو دەکرایەوە ئەمانە هەمووی لە سیستمێکدا کۆکراوەتەوە و حازر کراوە پاشان بە جوهدی کۆمەڵێک لە کادرە پەروەردە ئەلکترۆنیەکان بەڕاستی توانیان ئەم سیستەمە بخەنە بەردەست و لە ئێستادا لە هەفتەی ڕابردوو بە شێوازی تێز چەند قوتابخانەیەک ئەم بابەتیان ڕوبەڕوو کرایەوە پاشان ئێستا لە ڕێگەی هەم ئی پەروەردەوە گەیشتۆتە دەست هەموو بەڕێوەبەری قوتابخانەیە کە پاسۆرد و یوزەری هەر قوتابی خوێندکارێک هەر مامۆستایەک کە دەرز دەڵێتەوە تەنانەت دوانە بێژەکانیش بۆ بەڕێوەبەری بەڕێز کە لە ئێستادا هەموو قوتابخانەکان سەرقاڵی ئەوەن ژمارەی نهێنی و ژمارەی بڵێن بەکارهێنانی هەر قوتابی خوێندکارە بگەێنە دەست قوتابەکە بۆی سەردانی ئەو ماڵپەڕە بکەن سیستەمەکە ئەکتیڤە ئێستا لە ئێستادا ئەکتیڤە هیچ شتێبێکەم کورتیژ نابێ دیارە بەڵام پێم وایە ئەمەش هەوڵێکە تەنیا عیوبی ئەمە ئەوەیە بە خۆڕاییە تەنیا ئەوەیە کە قوتابی خوێندکار دەتوانێت وەکو عەرزمکردن بەدیلێکە بۆ شێوە بۆ خوێندن لە ئێستادا بەڵام نابێتە بەدیل نابێتە خزمەتگوزاری ئەساسەکە کە خۆی لە خواستی هەموو مامۆستایاندا دەبینێتەوە کە قوتابیان و خوێندکارن بە قوتابخانەکانیان شاد ببنەوە بەڵام ئەم قوتابخانەیە لە ئێستادا بۆ تەبەدیل بۆ خوێندن باش دەکەم وڵات مامۆستا ئیسا ڕۆژ باش ئێوە وەکو سەرپەرشتیارێکی پەروەردەیی ئەم بابەتە مامۆستا بەکریش ئاماژەی پێیاکە هیچ نابێتە بەدیلی ئەوەی کە ڕاستەوخۆ خوێندن بکەیت بەڵام لای خۆمان خوێندن بە شێوازی ئۆنلاین و ئەلکترۆنی بابەتێکی نوێیە ئێوەکو سەرپەرشتیارێک بۆ چونتان لەسەر ئەم بابەتەوە هەستەکەن کە خوێندکارانی لای خۆمان ئیستیعابی ئەم بابەتە بکەن بە تایبەتی ئەوانەی کە لە پۆلی یەک و دووی بنەڕەتین زۆر سوپاس بۆ تۆ زۆر سوپاس بۆ بەخێراتنی مامۆستا بەکریش دەکەم سوپاس بۆ ئێوە وەکو مامۆستا بەکریش ئاماژەی پێدا باسی کرد منی شەر هەمان بۆ چوونم هەیە هیچ شتێک هەر هەوڵێک هەر شتێک کە بەدەر لە ناو پۆلەکانە بکرێت حتمما شوێنی ئەو وانەوتنەوە ڕاستەوخۆیە ناگرێتەوە کە مامۆستا ڕاستەوخۆ کۆنتاکتی لەگەڵ خوێندکارانەوە هەیە کە ئەمە قسەی لەسەر نییە ئەوەی تر هەر هەوڵێکی ترکە حکوومەتی هەرێمیان وەزارەتی پەروەردەبیدات بۆ ئەوەی سوود بە خوێندکاران و قوتابیانی ئێمە بگەێنێت لە لای منەوە مای دەستخۆشی و جێگەی پێزانینە حتمما ئەو سیستەمی ئەلکترۆنیان ئۆنلاین ئەوەش یەکێکە لەو هەوڵانەی کە وەزارەتی پەروەردە دەیداتن بۆ ئەوەی سوود بگەێنێت بەڵام وەکو وتمان ئەمە یەکەم شت تا ڕادەیەک تێستا یان ساڵی یەکەمە ئەوەیان لەلایەک هەر شتێکیش کە تازە بوو کە نوێ وەکو جەنابی شت باست کرد لەوانەیە ئیستیعابکردنی لەلایەن بەرامبەرەکەیەوە تا ڕادەیەکی زۆر قورس و زەحمەت بێت بۆیە ئەمە دەبێتە گرفت پێم وایە ئەویان لەلایەکی تر ئەم هەوڵەش کە وەزارەتی پەروەردە داوێتی ڕاستە ماندووبوون و هیلاچی لەلایەن وەزارەتەوە یان لەلایەن سەرپەرشتیارانی ئەم سیستەمەوە پێوە دیارە بەڵام من پێم وانییە تا ڕادەیەکی زۆر بتوانێت خزمەت بە هەموو خوێندکاران بکات چونکە ئێمە کۆمەڵک وەسائلیان کۆمەڵک هۆکارمان هەیە کە دەبنە گرفت دەبنە کۆسب لە بەردەم ئەم سیستەمە کە ئەمەش هەمومان خۆمان کە هەموو دەزانین مامۆستا بۆ چوونی ئەوە گرفتەکان چییە بن ئەوە چین ئەو گرفتانی کە دێنە بەردەم ئەم خوێندنگە ئەلکترۆنیە
گرفتەکان نەبوونی بە تایبەتی کارەبای 24 ساعتی کە نەبوونی کارەبا ئەمە دەبێتە گرفت هەرچەندە من ئاماژەشم پێدا خۆشبەختانە ئەم ساڵ کارەبا تا ڕادەیەک ینی بەهارە و فشار زۆر لەسەر کارەبانیە تا ڕادەیەک باشە بەڵام خۆ خاوی هێڵەکانی ئەنتەرنێت کە ئەمە کۆسپێکی زۆر گەورەیە چونکە ئێستا هەمومان دەزانین هەم خەڵک لە کەرنتینەیە هەم تا ڕادەیەک قەدەغەی هاتوچۆ هەیە هەم مانجی پیرۆزی ڕەمەزانی شەو دەوام نییە خەڵک زۆربەی لە ماڵەوەیە کە ئەم خەڵک زۆربەی لە ماڵەوەی فشارێکی زۆر لەسەر هێڵەکانی ئەنتەرنێتە کە ئەمە وای کردووە هێڵەکانی ئەنتەرنێت خاو بن کە خۆی لە کوردستانی شامە ئەومان دەزانین ئەگەر ئەم فشارەشی لەسەنەبە هێڵەکانی ئەنتەرنێت بە پێی پێویست نییە ئەو هێڵە نییە بۆیە ئەمەش پێویستی بە هێڵی چونکە مەسەلەکە ڤیدیۆیە واتە لە ڕێگەی ئەنتەرنێت و ڤیدیۆیەوەی بۆیە پێویستی بە هێڵێکی باشەیە ئەمە لەلایەکی تر نەبوونی لاپتۆپ و مۆبایلی زیرەک لەلایەن هەندە خانەوادەی هەژارەوە کە ئێمە لە وڵاتێکا دەژین کە نسبەی هەژاری لە وڵاتی ئێمە بە تایبەتی لەم چەند ساڵەی دواییدا نسبەکە زۆر بوو بە تایبەتیش لەم چەند مانگەی دواییدا کە بەهۆی نەبوونی کار و کاسبی و بڵێن داخرانی بازارەکانەوە کە ئەمە وای کردووە خەڵک نتوانێت تا ڕادەیەک بە تایبەتیەوەی کاسبە و بژێوی لەسەر ژیانی ینی ژیانی ڕۆژانی لەسەر ئەو بژێویە بووە کە لە بازار پیای کردووە بۆیە ئەمە وای کردووە کە خانەوادەیەک لەوانەیە فشار بێ لەسەری ئەگەر مۆبایلێکی زیرەگیان لاپتۆپێک بۆ کوڕەکەی یان بۆ کچەکەی بکرێت هەروەها لە ڕووی سایکۆلۆجی و نەفسیشەوە ئێمە لە نزیکەی 2 مانگ و 4 ڕۆژە خوێندکاران لە ماڵەوە دەوام نییە تۆ لە ڕووی نەفسیەوە تا چەند ئامادەباشی ئەم خوێندکارە ئامادەسازی تێدایان ئامادەباشی تێدایە بۆ ئەوەی بێتە بەر لاپتۆپەکە و گوێ لە مامۆستاکەی بگرێت ئەنی ئەمانە هەمووی کۆمەڵێک گرفتن کە دێنە بەردەم خوێندکارانەوە دێنە بەردەم ئەم سیستەمەوە دێتە بەردەم هەماشە لە ڕووی نەفسیشەوە مامۆستا 2 مانگۆوەندەیە لە ماڵەوە ئێستاوەرە دەرسێک ینی من پێم وانی ئەگەر مامۆستاکەش ینی تا ڕادەیەکی زۆر حەقی ئەموانەیە بدات وەک ئەوەی کە بەرامبەر بە خوێندکارانەوەیە ئێمە ئەوەشمان بیر نەچێت جاروەیە مامۆستا مباشر لەناو پۆلا بووە خوێندکار خەیاڵ بردوویەتەوە خوێندکار خەوی لێکەوتووە بە تایبەتیش ئێستا ڕەمەزانە و مانجی پیرۆزی ڕەمەزانە و خەڵک بە شەو زیاتر بە ئاگایە زیاتر بە ڕۆژ دەنوێ هەموو ئەمانە ینی گرفتن لە بەردەم ئەم سیستەمەیە ینی من پەیوەندیم بە زۆر مامۆستایانەوە کردو مامۆستا هەبووە دەڵێ لە پۆلێکی چل تەڵەبەیی ئەو پەڕی 20 تەڵەبە کەمتریش لە ئۆنلاین ئامادە دەبێت دواتر بەرەبەرە لەگەڵ وانە وتنەوەکەیە چونکە ئیلزامی نییە یان خەتی نامێنێ ڤیدیۆیەکیان قسەی زیاتر لەسەر بابەتەکە کەم بورم مامۆستا بەکرد ئەوانەی ئەوسا گوێ لێ بوو بابەتەکانە لە گرفتی خستە ڕوو بەکو بەرپرسانی پەروەردەی بیرتان لەو بابەتانە کردوتەوە؟ بەڵێ تەمان مامۆستا ئەم بابەتە بەبێ گیر و گرفت نابێت هەموو شتێکی بدایەتیش دیارە گیر و گرفتەکان دوجار خۆیان دەدوێن و دوجار دەکرێت لەسەر ئەساسی ئەوە چاکسازی تایە بکرێ بەڵام ئەوەندەی من ئاگاداریم بۆ ئەم قۆناغا و هەروەها بۆ مشارەکە پێکردنی کەمتر لە 2 ملیۆن قوتابی خوێندکار 1,700,000 قوتابی بێتە ناو سیستەمێکی ئەو جۆرەوە من دڵنیام هەمووی ناتوانێت سەردانی ئەم وێبسایتە بکە یاخود بە پێویست ئیسفادەی لە پرسیارەکانیشم ئەوەیە زمانی لۆد کراوە کە گەورەی لەسەر ئەوەی من ئاگام لێتی و ئەم سیستەمە دیارە ئەو تیمەی لە وزارەتی پەروەردە هەستاون بەم ئیشە پێش هەموو شتێ زەمانەتی با بڵین کۆمپانیەکانی پەیوەندیکردن و وزارەتی معنییان کردووە کە ئەوان لای خۆیان خزمەتگوزاریەکە بخەنە بەردەست بە شێوازێک بێکە بتوانێت ئەو هەموو خەڵکەکە سەردانی دەکات زائیدەن 100,000 مامۆستاش کەیتە ناو ئەو وێبسایتەوە بە دڵنیایی گرفت دروست دەبێ بەڵام ئەمەن ئەوە ناکاتە با بڵین بەو معنایی کە ئیتر هیچ کەس ناتوانێت استفادەی لێ بکە زائیدەن مەسەلەی کارەبا و هەروەها و ئامێرانی کە پێویست دەکا ئەم خزمەتگوزاری قوتابی پێ ببینێ تێڕوانینەکە بەم شکڵەیە ئێمە ئەگەر 1,700,000 کە سەردانی ئەوێ بکە ئەگەر نیوەی ئەو ژمارەی ئیسفادە بکە لەم خزمەتگوزارە پێم وایە شتێکی باشە چونکە هەر لە ئەساسەوە باسکراوە کە ئەم خزمەتگوزاریە ئەم قوتابخانە ئەلکترۆنیە سیستمێکی پاڵپشتیکارە بۆ خوێندن ئیجباری نییە هەتاکو هەموو کەسێک ئەگەر بیبینێ ئەو کاتی تاقیکردنەوە داخل نابێ بابەتانی ئەو منهەجانێک کە دەخوێنرێ منم شخۆ بخۆم سەردانی یەکێ لە ویزەرەکانم کرد سەردانێکم کرد ئەو بابەتانە دانراوە کە لە دوای دەستپێکردنی فترەی کەرەنتینە و کە تعتیلکردنی دەوام
بەردەوام وانەکان دەبواە بخوێنرێ ئەو بابەتانە دابەزێنراوە ڕۆژانەش دەرسی تازە دەچێتە سەر بابەتەکان تا تەواوکردنی منهەج بەڵام قسەکە لەسەر ئەمەیە ئەم بابەتانە بۆی قوتابیان و خوێندکاران دڵنیا بن هیچ جۆرە تاقیکردنەوەیکی تیا ناکرێ تاقیکردنەوەی کۆتایی ساڵ دوجار قسەی لەسەر دەکرێت لەو منهەجەیە دێت کە لە ڕابردوودا قوتابی لەناو پۆلا خوێندوێتی یعنی ئەو منهەجەی کە دوای ئەوەی کە خوێندن کرایەوە لە مانگیەکە تاوەکو 26 دوو بەڵێ ئەم تاقیکردنەوەی کە بڕیارێکی 6 ئەنجام بدرێت ئەگەر هیچ گۆڕانکاریەک نەبێ بەڵێ هەبەستەنها لەوە نابێ لەوانەی ڕابردووا دەبێت کە لە پۆلا قوتابی خوێندوێتی ئەوەی وەرزی یەکەم و ئەو بەشەی کە لە وەرزی دووهەمدا بەسوریای خوێندنەوەیان کرد مامۆستا بەڵێ بەڵام خۆ ساڵێکی ئیسیسنائیە نازانی وزارتی پەروەردە بڕیاری چیە بەڵام خۆ ناکرێت تۆ مەسیری ساڵێک بستیتەوە بە چەند پەڕەیەک چکە و فترێش بەو شێوازە نەبوو سوقلی ساڵی خوێندن خۆ دەزانین لە وەرزی یەکەمدایە ڕاستە قوتابی خوێندکار ئەمانە هەمووی تێڕوانین و بۆ چوونن عەجەبا چی دەکرێت بەڵام گرنگ ئەوەیە دوجار ئێمە دوو هەلمان بەدەستەوەی قوتابی خوێندکار وەکو فلتەرێک مشارەکەی امتحانی خۆی پێ بکات وەرزی بڵێن خولی یەکەم و خولی دووەمی تاقیکردنەوەکان هەتاکو دەست پێکردنەوەی ساڵ ئەمە بابەتێکە مەسەلەی ئەم خزمەتگوزاریە جارێک کە دووبارەی دەکەینەوە بۆ ئەوەیە قوتابی خوێندکار دانەبڕێ لە خوێندن ئێمە دەزانین پرۆگرامەکانی خوێندن لە پۆلی یەکی بنەڕەتیەوە تاکو 12 ئامادەیی متەسەلسل ڕەبتن بە یەکەوە ناکرێ و نابێ بە میسال پۆلی یەکی بنەڕەتی ئەبێ پیتەکان بخوێنێ لە بابەتی ئەلفبێ و دەرسی زمانی بڵێ کوردیە ئەبێ پیتەکان بخوێنێ من ئاگادارم لەو زیاتریش ڕەنگە پیت مابێ قوتابی هەر بیناسێ یە ناکرێت تۆ ئەمە تەلەبە دەرچوێنی بخەیتە پۆلی دوێشتا پیتەکانی نەبینیوە بۆیە ئەم سیستەمە پاڵپشتی کارە دارە خانەوادەی منداڵان یعنی کە سوکاری قوتابی خوێندکارەوەی کە هێشتا پێویستیان بە هاوکاریە دەکرێت لە ڕێگەی کەسێکەوە پاڵپشتی بەردەوامە بێ ینی بەردەوام ئەکتیڤە بێ بۆ ئەوەی ئەگەر ساڵانی داهاتوش کەسێک پێویستی پێی بوو بتوانێت بگەڕێتەوە بۆ ئەوە لەوانێت تێنەگەشت بێ یانەوەی کە تاقیکردنەوەی دەرەکی دەکەن بەڵێ من پێم وایە ئەم بابەتە کۆرۆناشتی باشی فێرکردی نێچێک لەوانە ئەم بەدیلە بوو کە ئێمە بتوانین چۆن چۆناهی سیستمی خوێندن بە ئەلکترۆنی بکەین وا بکەین کە لە هەندێک کات پێویستمان بە بەدیلێک بێ بۆ خوێندن خۆتان دەزانن ساڵانی ڕابردوش زەبر بەرخوێندن کەوتۆ بە هەر هۆکارێک بێ هۆکارە سروشتەکان بێ هۆکارە مرۆیەکان بێ ئێمە دەکرێت ئەم ئیسفادە لەم خزمەتگوزاریە بکەین لە داهاتوودا بە مەرجێک وەکو مامۆسای بەڕێز ئاماژەی پێدا بڵین زاڵبین بەسەر ڕێگریەکانیە لەوانە خێراکردنی هێڵەکانی ئەنتەرنێت لەوانە لە ڕووی کواڵەتی وانەکانەوە تەطویرکردنی وانەکان ئیزافەی زیاتر ئیسفادەی لێ بکەین بەو کاتانەی کە دەفەوتێن یاخود وەکو ئاماژەت پێدا جەنابەت مەسەلەی قوتابی بڵێن خوێندنی دەرەکی ئەمانە دەکرێت بە نوعی لە نوعەکان لە کاتی خۆیدا وەزارەتی پەروەردە بۆ ساڵانی داهاتوو ئەم ساڵیش نەبێ خۆتان دەزان لە قەیرانە ئەم پرۆژەیە کراوە بەڵام ئێمە دەتوانین تەطویری بکەین لە ساڵانی داهاتوو ئیسفادەی لێ بکەین بۆ ئەوەی بەردەوامی هەبێ بۆ قەرەبووکردنەوەی هەندێک کاتی فەوتا و یاخود هەندێک توێژی خوێندن کە دەکرێت سەردانی ئەوێ بکەن و لە جیاتی مامۆسایی تایبەت بگرن یاخود بەنابەر نەبەر هەندێک وەسائلێتر دەکرێت لەو سایتەوە تەماشای وانەکانیان بکەن ئەگەر بە تەواوەتیش لی تێنەگەن پێم وایە نیسبەتێکی باش زانیاری تایە وەرەگرن زۆر باش مامۆستا گەڕێمەوە لات مامۆستا عیسا بەدەمەوە هاتنی مامۆستایان تا ئێستا چەند بووە ینی بەدەم بابەتەکەەوە ڕۆشتوون و مامۆستایان و خوێندکاران هێندەیەوە ئاگادار بن هیچ گرفتێکیان لە ناو ئەم سیستەمایە هەیە قسە لەسەرەوە کرێکە موچە نادرێ مامۆستایان زۆر ناچن بەدەمی بابەتەکەەوە وڵا بەنسبەت مامۆستایانەوە خۆی هەم من تازە باسم کرد لە ڕووی نەفسیەوە هەم خوێندکاران و بەتایبەتیش مامۆستایانیش ئامادە سازێکی وان نییە ینی خەڵک دوو مانگە لە ماڵەوەیە دوو مانگ زیاترە دەوام نییە لە 26 دووەوە مەکتەب و دەوام وەستاوە خەڵک لە ماڵەوەیە تا ڕادەیەک ینی زەخت لە خۆ دەکات فشار لە خۆ دەکات تابێتەوە تایم ئەمەیان لەلایەکی تر کەوتۆتە ناومانجی ڕەمەزان و تا ڕادەیە خەڵک بۆی بە ڕۆژبوونەوە ماندوو هیلاک و ئەمانە هەمووی بانی دەبێتە فشار بەسەر مامۆستایانەوە لە هەمان کاتیشەوەکو وتم دیسان لە ڕووی نەفسیەوە ئامادە سازی دەوێت ئامادە باشی دەوێتە بێتەوە ئەمە لەلایەکی تر من تازە نمونەیەکم باس کرد گوتم لە پۆلێکە مامۆستا هەبووە جاروە بووە لە چل خوێندکار 20 یان کەمتریش لە نیوە ئامادە بووە واتە ئامادە سازی یان ئامادە باشی لەلایەن خوێندکارانەوە
دەتوانم بڵێم لە 150 کەمترە ئەوەی بە پێی زانیاری منیش لەلایەن مامۆستایانیشەوە زۆر مامۆستا هەبوو بەدەم ئەم داواکاریەی ئەم سیستەمە نەهاتووە ینی ئەمەش هەم گرفتی بۆ ئیدارەکانیش دروست کردووە ینی کە مامۆستا هەبووە با بڵێن بەدەم سیستەمەکەەوە نەهاتووە یەک مامۆستاش بووە لەم بابەتە ئەمانە هەمووی بوونەتە گرفت لە هەمان کاتیشا چونکە ئیلزامی نییە کە ئیلزامی نییە وەکو وتمان هەم داخلی ئەمتیحاناتیش نیە ئەزمونونەکانیش نیە ئەزمونیشی لێ ناکرێ ئیلزامیش نییە ئەمانە وای کردووە کە تا ڕادەیەک بەهاناوە هاتنی کەس بوو بێ ینی خاو بێ لەلایەن هەم خوێندکارانەوە هەم مامۆستایانیشەوە. ئێوە خۆتان وەکو مامۆستایەک و کە سەرپەرشتیاریشن ینی پێشنیارتان چێ بۆ ئەوەی کە ئەم سیستەمە بە شێوەیەکی ئەکتیڤ بێەوە خوێندکاران بتوانن سوودێکی گەورەی لێ ببینن؟ هەر هەوڵێک کە من لە سەرەتاش باسم کرد هەر هەوڵێک کە بۆ ئەوە بدرێت کە سوود بە خوێندکاران بگەێنێ لەلای من و لەلایەن سەرپەرشتیاران و لەلایەن شارەزایانی پەروەردەوە مای دەستخۆشیە ئێمە لەگەرەو هەوڵین کە خوێندکاران دانەبڕێن لە خوێندن لەگەرەو هەوڵین کە هەر هیچ نەبێت سوودێک بە خوێندکاران دەگەێنێ بەڵام دەبێ ئەوەشمان بیر نەچێت هەموو ئەو کۆسپوتەگەرانی کە دێنە بەردەم ئەم سیستەمە چونکە ئەم سیستەمە ئەم ساڵ یەکەم ساڵە واتە دەکرێت بڵێن شێوەیەکی تێستە تەجریبیە هەموو ئەم کۆسپوتەگەرانە دەکرێت وەزارەت بە لە بەرچاویان بگرێت بۆ ئەوەی ئەگەر بەردەوام بوو لە ساڵی داهاتویان لە ماوەیەکی دوورتر بتوانن هەموو ئەوانە ئەو کۆسپانە چارەسەر بکەن ئەمە دەبێتە هۆی سەرکەوتنی یان هۆکارێکە بۆ سەرکەوتنی پرۆسەکە ئەمە لەلایەکی تر من پێم وایە دەبواە زیاتر واتە لە بیدایەتی یان لە سەرەتای کەرەنتینەکەەوە یان لە سەرەتای وەستانی دەوامەوە دەبواە وەزارەت بیر لەمە بکاتەوە بۆی ئامادە باشی باشتری بۆ بکرێت بۆ ئەوەی زیاتر خۆیانی بۆ ڕێخەن تاکو هەم ئەگەر زیاتر یان پلانیان بۆ ئەمە هەبواە ئەمە کۆسپوتەگەرەکان هەم کەمتر دەبوو هەم ئێمەش ئەوەشمان بیر نەچێت ئێمە لە وڵاتێکا دەژین وڵاتێکە لە ینی سیستەمی خوێندن بە تایبەتی لە 20 ساڵ لە 20 ئەوەندە ساڵی ڕابردوو تا ڕادەیەکی زۆر بە کۆسپوتەگەری زۆرە تێپەڕیوە لە هەمان کاتیشە بێبەش نەبووە لە گرفت لە کێشە ئەمانە وای کردووە کە ئاستی خوێندن یان ئاستی پەروەردە لە وڵاتی ئێمە ئەو ئاستە بەرچاوە نەبیت واتە ئەگەر ئێمە بمانەوێ بە ڕێگەی ئۆنلاینەوە وا پیشانی دنیا بدەین کە ئێمە وەکو وڵاتانی ئەوروپا وەکو سوید وەکو سویسرا وەکو نەرویز وەکو نازام کۆمەڵک وڵاتی تر ئەمەیان خەیاڵێکە کە وەزارەت دەیکایانی ناکرێ تۆ تەڵەبە مەشغوڵ بکەی بە سیستەمی ئۆنلاین واتە ئەمە هەمان کات من لەوە دەترسم ببێتە بەدیلێک بۆ خوێندنی مباشر کە هیچ شتێک لای ئێمە خوێندنی واتە مامۆستا و خۆی و پۆل و مەکتەب ئەمە خوێندنی وەکەوەی خوێندنی مباشر و مامۆستا خۆی بچێتە ناو خوێندکارانەوە بۆیە ببوو دە مامۆستا زۆر بە کورتی ئەگەر وەڵام بیت و چووکە کاتمێندە نەماوە ئێوە وەکو سەرپەرشتیاران ڕۆڵتان چی ئەبێت لەم خوێندنگە ئەلکترۆنیەدا؟ وڵی تا ئێستا وەکو سەرپەرشتیاران ینی ڕۆڵەکەمان زۆر سەرەکی نەبووە ینی ڕۆڵە چیلاوەچی بووە تەنها یارمەتی دەر و هاوکار بووینە بۆ خوێندنگاکان چونکە ئەو ئیشە ئەو عملیە کەمتر عیلاقی پەیوەندی بە سەرپەرشتیارانەوەی زیاتر پەیوەندی بە ئیدارە بە ڕێوەبەرایەتی تەربیە بە ئیدارە بە مامۆستا بە خوێندکارانەوە هەیە ئێمە وەکو سەرپەرشتیار ینی دەکری هاوکاری ئەو خوێندنگایانە بین کە خۆمان هاوڕێی ڕەخنەگریانین کە خۆمان سەردانیان دەکەین زۆر سپاس مامۆستا ئیسا حسێن بۆ ئەم تۆرەی بەرنامە سەرپەرشتیاری پەروەردەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان نەبووی سپاس بۆ بەشداریکردنتان مامۆستا بەکرەوەی مامۆستا ئیسا ئاماژەی پێیا کە بەدەمەوە هاتنێکی زۆر گەورە نەبووە تا ئێستا لای خوێندکاران و مامۆستایان دەڵێ هەندێک کەسەیە کە خۆی هەر لە کاتی خوێندنی شانێ و بەدەمە هاتن گەورەی نەبوو ئێستا چجا بێ بە ئەلکترۆنی بابەتەکەش ئیلزامی نییە چۆن ئەتوانن ئێوە شێوازێکی هاندان بیرتان لێ کردوێتەوە کە هاندانێک هەبێت هەم بۆ خوێندکاران هەم بۆ مامۆستایان بۆ ئەوەی کە سیستەمە سوودەکانی خۆی بگەێنێت؟ بەڵێ منیش هەروە بیر ئەەکەمەوە بەڵام ئێمە هەنگاوەکە نرا با بڵین
ئەگەر لەم خۆناغەشدا لەبەر خراپی باری دەرونی مامۆستا و قوتابی خوێندکار لەبەر خراپی بارودۆخی مەعیشی خەڵکی ئەگەر ئیستیجابەش نەبێ من پێم وایە ئەمەش بوو بە یەکێک لە دەستکەوتەکان کە وزارتی پەروەردە دەکرێت لە داهاتوودا ئیسفادەی گەورەتری لێ بکە بۆ ئەم خۆناغەیش بە شێوەیە لە شێوەکان ئێمە بە ڕێژەر وەری بگرین ئەگەر نیوەی قوتابیان و خوێندکاران ئیسفادەش لەم پرۆژەیە بکەن پێم وایە کارێکی باش کراوە بەڵام ئەوە ناگەیەنێ کە ئیتر ئەبێ پشتی لێ بکەینەوە بڕین قوتابخانە ئەلکترۆنی بۆ تەبەدیل نەخێر بەڵام دوجار قوتابیان و خوێندکاران بە جۆرێ لە جۆرەکان ئێمە متابعەکەین شەوانە لەلایەن گروپی بەڕێوەبەرەکانەوە گێنە ناو سیستمەکە ئەگەر ڕێگریە ئەلکترۆنی و ڕێگرە زانستیەکان نەیەتە ڕێگامان وەکو مەسەلەی خاوی تەکنۆلۆژیەکان نەیەتە ڕێگامان من پێم وایە قوتابی خوێندکار بەشێکیشی ئەو خواستەی هەیە کە بێتە ناو سیستمەکەەوە شێوازی متابعکردن و چاودێریکردنیشی دەکەوێتەوە سەر وەکو مامۆستا ئاماژەی پێدا سەر بەڕێوەبەر و مامۆستای پۆلەکان کە ئەوانیش بە شێوە لە شێوەکان داخلی سیستمەکە دەبن و بە نوعی لە نوعەکان متابعە دەکرێن تا چەند سەردانی قوتابی خوێندکارەکان لای خۆیانەوە دیارە و تا چەندیش قوتابیقانەکە وەکو یەکێک لە وحدەکانی سیستم مشارەکەی ناو سیستمەکەی کردویان نا بۆیە ئاماژەکان دەڵێن سەرەتایەکی باشە بەڵام دوجار پێویستی بەوە هەیە پێویستی بە کاتی زیاتر هەیە شتێکی کە دەمەوێت ئاماژەی بە کورتی پێ بدەم ئەویش ئەوەیە ئەم خۆناغێکی ئێستا ئەمەیتیایین ئەم سیستمەش کە دروست کرا بۆ فەنتازیا دروست نەکرا ضرورەیەک وای کرد ئەمرێکی واقع وای کرد کە دەکرێت بگەڕێن بۆ بە دیلێک بۆ خوێندن چونکە ئێمە تەجروبەی تاڵی ساڵانی ڕابردوومان هەیە هەموو ساڵێک زەبرێکی زۆر بەرمەنهەج و بەرتوانای زانستی قوتابی خوێندکار کەوتووە ئەمە وەکو سیستمێکی پاڵپشتی کار دەخەینێ پاڵ هەوڵومان دووبوونی مامۆسانی بەڕێز کە ڕاستەخۆ دەرز دەڵێنەوە داهاتوودا هاتنتان بە دەرفەتێکە زانم هەندێک پرسیار هەیە بیکەم لە بەتایبەتی خوێندکارانی پۆلی 12 ئامەندەی ساڵانی ڕابردوو لەم کاتانەیە ئەوان ئایتر دەکەونە ئەو کاتێک کە خۆیان ئامادە بکەن بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ پێشتریش وەکو وەزارەت ڕاتان گەیاند کە پرۆگرامی خوێندنی پۆلی 12 کەم دەگرێتەوە بەڵام تاوەکو ئێستا ڕاتان نەگەیانەوە کەمکردنەوەکە چەنە خوێندکاری تر ئێستا پێویستی بە ئەم خۆ ئامادەکردن ینی وانەیەک پێویست ئێستا ینی وانەیەکی تەواو کردبێ ینی بەستۆ ئەگەر پێتنەوە بێت تا ئێساس ناکەن درەنگتان پێ بووە لە گەیاندنی و زانیارە بە خوێندکارەکان بەڵێ خۆی لە ڕاگەیەنراوی ئەخیردا 2-5 کراوە بە بڵێن بە کاتی قسەکردن لەسەر دەستپێکردنەوە یا دەستپێ نەکردنەوەی خوێندن من پێم وایە 2-3 ڕۆژێکمان ماوە بۆ وادەیە لەم کاتەدا ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردە قسەی خۆیان هەیە ئەو پلانانەی کە هەیەە ئاشکرای دەکەن بۆ ئەوەی کە مەسیری ساڵی خوێندن چی لێدێ سەبارەت بە پۆلی 12 ئەمڕۆ هەتاکو ئەو ڕۆژەی کە تاقیکردنەوە ئەنجام دەدەن 2 مانگمان ماوە بۆیە ئەگەر قسە لەسەر ئەوە بێ قوتابی خوێندکاریارە لە هەوڵی خۆیدا بۆ خۆیان دەزان ئەوان زیاتر وابەستەی منهەج و تەواوکردنی بەس لە ڕووی دەرونیەوە ینی ئەگەر ئەو پرۆگرامەکەی بۆ دیاریکرێ باشتر بەتاکید باس لەوە دەکەین ئەخر نازانرێ جارێ دوای 2-5 چی لە پرۆسەی خوێندن نیە ئەگەر قسە لەسەر ئەوان بێ دیارە پلانی بۆ داڕێژراوە شێوازی داخڵکردنی قوتابی خوێندکار بەرەو چۆ دەچێت پاشان ئەو منهەجانەی خوێنراوە لە 2 هەفتەی ڕابردوو وەزارەتی پەروەردە داوای کرد سێرچێکی کرد بە ئەو منهەجەی کە خوێندرا بوو لە ڕابردوودا بۆی بزانن مەگزیمەم تا شوێ خوێندراوە دوای ئەوە لەسەر حسابی ئەوە قسە بکرێت لەسەر ئەو منهەجەی کە ئیلزامیە بۆ خوێندن و ئەوانە پاش ئەوەی کە ئەلانەکرێت بڵێن ساڵی خوێندن بەرەو چۆ دەچێت بۆ پۆلە ناکۆتاییەکانیش بە هەمان شکڵ ئەمە پێمان وای نسبەتێکی باش خوێندن خوێندراوە باشە ئەچێتە نزیکی 180 منهەجی خوێندن بۆیە ئەو منهەجە ڕەنگە بۆتە لەبە کافی بێ کە بە ئیجباری امتحانی تیابداد لە داهاتوو تا دوای 2-5 کە چارەنووسی خوێندن نیشان دەکرێت بەکردنەوەی قوتابخانەکان بێ یان نەکردنەوە ئەو دەڕێبەرێکی ئەنجام دەدەوە چەند ساڵێک ئەزمونت هەیە لە بواری پەروەردە ئێوە پێشنیارتان چی بۆ وەزارەت بۆ ئەوەی کە دخول عام بێ ینی داخڵبوونی گشتی بێ بۆ خوێندکارانی پۆلی 12 بەڵێ ئەم ساڵێکی نائاساییە بە هەمان شێوە بۆ خوێندن بەداخەوە بۆیە دەکرێت بڕیارەکانیش نائاسایی بن و لە بەرژەوەندی قوتابی خوێندکار بن هەمیشە وەزارەتی پەروەردە و قسەی کردووە کاس بڕیارێک بدرێ لە بەرژەوەندی قوتابی خوێندکاران دەدرێ ئەویش بەوەی کە کەمترین کە زەرەری لێ بکە بۆیە ئەو یەکێک لە مەسەلەی دخول عام مەطرحە بەڵام تا ئێستا نەبووەتە بە بڕیاری کۆتایی تۆ خۆت لەگەڵ دخول عامی
وەکو مەسلەی ئاستی زانستی و پێوەرکردنی ساڵ بە ساڵانی ڕابردوو من پێم وایە زەرەر دەدات لە کێبڕچێ بەڵام دوجار حاڵەتێکی نائیلاجیە و ناچاریە چکە تۆ ناتوانانی زمانە تێوتەلەوێ بکەی ئەو پێی وایە ئەگەر چانسێکیە بۆە بۆ خوێندن خۆی داخڵ دەبوو ئەگەر لە ئێستادا قسە لەسەرەوە بکرێ بە پێوەری وەرزی یەکەم داخڵ نەکرێ بۆیە بە نائیلاجی دەکرێت بیر لە شتێکی لە جۆرە بکرێتەوە. باشە زۆر سپاس بەڕێز مامۆستا بەکر محەممەد بەڕێوبەری پەروەردەی ڕۆژئاوا لە بەڕێوبەراتی گشتی پەروەردەی سلێمانی سپاس بۆ تۆڕی بەرنامەکە زمانە بوو سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاسی مامۆستا عیسا حسێنی شەکەین کە سەرپەرشتیای پەروەردەی بوو لە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە بوو. دەگەڕێنەوە سلێمانی لە پارێزگای سلێمانی و شێوەیەکی ڕاستەوخۆ ئەحمەد ئیسماعیلمان لەگەڵایە. ئەحمەد ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە سلێمانی چین. بەڵێ ڕێبی نەم کاتی ئەو بینەران باشتر سڵاوتان لێبێت. سڵاو لە تۆ سڵاو لە بینەران دیارە من سەبارەت بە چەند کۆبوونەوەیکی سیاسی گرنگ ئەمڕۆ لە شاری سلێمانی گفتوگۆ دەکەم و قسە دەکەم. ئەمڕۆ لە شاری سلێمانی چەند کۆبوونەوەیکی سیاسی گرنگ لە سەر ئاستی باڵا ئەنجام دەدرێت. ئێستا لە دەباشانەوە وێنەکان یان قسەکان بۆ دەگوازینەوە. ئێمە لە دەباشانین دیارە ئەمڕۆ چەند کۆبوونەوەیکی گرنگ لە دەباشان لە سلێمانی ئەنجام دەدرێت. یەکێک لەو کۆبوونەوانە گرنگانش ئەوەی کە وەفدێکی باڵای بزوتنەوەی گۆڕان سەردانی دەباشان سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن. سەردانیکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کاتەدا لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا لە پێناو زیاتر گفتوگۆکردن سەبارەت بە بارودۆخی ئەمڕۆی سیاسی هەرێمی کوردستان و خاڵێکی دیکە پیرۆزبایی و لایەنە کۆمەڵایەتەکەشە هاوکات ڕێبین بۆ زیاتر گفتوگۆکردن و بۆ زیاتر برەودان بەو پەیوەندیە لایەنە سیاسی و کۆمەڵاتی کە لە نێوان هەردوو لادا هەیە. ئەمڕۆ وەفدێکی باڵای بسووتنەوەی گۆڕان سەردانی دەباشان دەکەن و لە دەباشان لەلایەن وەفدێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە بەپێی زانیاریەکانی ئێمە کە هاوسەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوسەرۆکایەتی دەکات و پێشوازیان لێ دەکرێت لە وەفدی بسووتنەوەی گۆڕان لێرە لە دەباشان پێشوازیان لێ دەکرێت و ئەنجامدانی کۆبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەم کاتەدا ئامانجی سیاسەکەی بەدەر لە ئامانجە سیاسەکەی ئامانجە کۆمەڵاتیەکەی و پیرۆزباییکردن لە یەکێتی نیشتیمانی کوردستانش لەم کاتەدا لە چەند تەوەرێکدا ئەو خاڵانە باز دەکرێت. هاوکات ئەمڕۆ هەر لە شاری سلێمانی چەند کۆبوونەوەیکی تری گرنگی سیاسی هەیە کە ئەویش دەتوانین بڵێن جەختی کەینەوە لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەکانی یان هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ تەواوی لایەنە سیاسەکانی دیکە بۆ زیاتر خزمەتکردن بۆ زیاتر گفتوگۆکردنە بۆ بارودۆخە سیاسی کە لەم ڕۆی هەرێمی کوردستاندا هەیە هەر ئەمڕۆ لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەباشان پێشوازی دەکات لە وەفدی باڵای وەفدی باڵای کۆمەڵی ئیسلامی کوردستان هەموو ئەم کۆبوونەوانی کە ئەوان سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن و هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەت هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کاتەدا لە پێناو ئەو هەوڵە نوێیانەیە کە بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان و بۆ خزمەتکردنی زیاتر بەدیدێت. ڕێبین دەمە جەخت لەسەرەوە بکەمەوە کە هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ئەنجامدانی کۆبوونەوە لە دوای ئەنجامدانی کۆمەڵە زیاتر نوێبوونەوەیە نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو سێکتەرەکاندا لە هەموو بارەکاندا نوێبوونی تەواوی بەخۆبین و هەموو ئەمانش ئەوەیە کە هەوڵی زیاتر دەدرێت بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. سەبارەت بە بارودۆخی سیاسیش یەکێتی نیشتیمانی کوردستان دیدگای نوێ و خزمەتی زیاتر بۆ بەرچاوڕوونی زیاتر هەیە لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ ئەگەر گفتوگۆ بکرێت یان زیاتر بابەتەکان جەخت بکرێتەوە کە لە دەباشان پێشوازی دەکرێت لە دوو لایەنی سیاسی گرنگ و یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە گفتوگویان لەگەڵ دەکاو و کۆبوونەوەی خۆیان ئەنجام دەدەن و لەو ڕێگەیەوە ئەوان پیرۆزبایی خۆیانیان هەیە و بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان تاوتوێ دەکرێت لەگەڵ هەر زانیاریکی دیکە بە شێوی نیە بۆتان دەگوازینەوە. بڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئەحمەد ئیسماعیل کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان نبووین. دەچینە دواتەوەری بەرنامەکەمان لە دواتەوەری بەرنامەکەمان گفتوگۆ دەکەیت لەسەر هەندێک کەسان هەن کە لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕۆڵێکی گەورە و بەرچاویان هەبوو بە تایبەتی ئێستا تاوەکو ئێستا لە ناو هەرێمی کوردستان و باشووری کوردستان لەگەڵ ئەوەی کە دەوروبەرەکەمان لەگەڵ ئەوەی زۆربەی وڵاتانی جیهان ئەو وڵاتانەی کە سیستەمێکی تەندروستی بەهێزیان هەیە گیرۆدەی ڤایرۆسی کۆرۆنا بوون بەڵام زۆر کەسمان هەیە کە توانیویان ڕۆڵی پاڵەوانێکی گەورە بژێڕن بۆ ئەوەی کە تاوەکو ئێستا ڤایرۆسی کۆرۆنا
کۆنتترۆڵە لەناو هەرێمی کوردستان و لە ناو باشووری کوردستان پێزانین هەیە بۆ ئەرک و ماندووبوونی ئەو کەسانەوە لەسەروی هەمووشیانەوە هاوڵاتیان کە توانیان لە دۆخێکی ئابووری سەختە بۆ ماوەیەکی زۆر لە نێو ماڵەکانیان بێنەوە کەرەنتینە کران و زۆر لە خۆشیەکانی ژیان بە تایبەتی لەم کاتی نەورۆزەیە توانیان بە دوور بن لەوانە بەڵام ڕۆڵی هەندێک کەسی دیکە هەیە دەبێ بەرچاو بگیرێت لەوانە ڕۆڵی کارمەندان یا خودپەرستارانی خۆبەخشکە نزیکەی تەنها لە ناو پارێزگای سلێمانی 103 پەرستاری خۆبەش هەیەکە لە نەخۆشخان ئەو نەخۆشخانانی کە تایبەت کراون بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەوێ کار دەکەن سیانیان تووشی ڤایرۆسەکە بوون ئێستا خۆشبەختانە هەرسێکیان چاک بوون و توی کێک لەوانە بەڕێز پێدا عەبدوڵڵا بە کە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ستۆدیۆ لەگەڵمانایە زانام 2 ڕۆژە بێت چاکبوویتەوەریە ئەمڕۆ باشە تەندروست بن ئێستا تەندروستیتان چۆنە؟ ئەلحەمدولیلا زۆر باشە باشە هەر باش بن و تەندروست بن پێم خۆشە سپێ دەخانی یەکەم جار ئێوە گەنجێکن زۆر پێشووتر بە تایبەتی لەم بابەتی پێشوارەسی کۆرۆنا قسە لەسەرەوە کرا کە ئیتیمای گەنجە تیمای نیشتیمانی خۆشەویستی نیشتیمان لای گەنجان نەماوە بەڵام ئێستا ئەبینین ینی کەسانی وەکو ئێوە بە خۆبەخشی لەم کاتەیە لە بابەتێکی زۆر ترسناک بە خۆبەخشی کارتان کردووە چۆن بوو بڕێتان نا بە خۆبەخشی کار بکەن؟ ئێمە سەرەتای کارکردنمان بۆ خۆبەخشی بۆ پاراستنی خۆشەویستانمان بوون خۆشەویستانی ئەوانەی کە وەک ئێمە هەموو جارێڵێن ئێمە سپیە پۆشین بۆ ئەوەی ئێوە ڕژ نەپۆشن ئێمە بۆیە بڕیارمانە کار بکەین ئەو کەسانەی کە بۆ نمونە پێشتر هەمووتان پەرستار تەمان دەرچوون لە زانکۆی زانکۆن ینی کۆنتاکتێک لە بینتانە هەبوو کە پێکەوە بچن یا هەرکەس بۆ خۆی ینی ئەم بڕیارەی یابوو لای خۆیەوە ئێمە خۆمان ئەندامی سندیکای کارمەندانی تەندروستین لێەوە پەیوەندیمان پێوەکرا پێمان وترا کە ئەم بارودۆخی کوردستان پێویستمانە و ئێمە هەموومان پێکەوە بڕیارمانە کە بەشداری بکەین ینی بڕیارێکی بە کۆمەڵ بووە بەڵێکە ئەو وێنانشی کارڕۆن ئێستاوە وەزانم شەوی تاهاتنە دەرەوە لە نەخۆشخانە لەوەی نەخۆشخانەی ڕۆبەڕووبوونەوەی کۆرۆنا بەزەم مەراسیمێکی جوانیشیان بۆ ساز کردوێمە هاوڕێکانتن بەڵێ هاوڕێکانم کە لە خێزانەکەشتن بەڵێ ستافی عەلیناجی بەڕێوەبەرەکەم هەمویان پێکەوە هاوکار بوون کە دەجوانم بۆ بکەن وەڵام حەزەکەم چیرۆکەکەم بۆ باسکەی خۆتەزانی ینی چ کاتێک بوو تووشی کۆرۆناکە بووی چۆن توش بووی؟ بەڵێ من سیانزەی مانگ چەند نیشانێکم تیا دەرکەوت ئەم مانگە؟ سیانزەی 4 سەرەتا بە لەرزوتە دواتر کۆکە و سەرێشەیەکی زۆر دوای هەستی تامکردن لەدەسات بۆیە بە پێویستم زانی لە عەلیناجی داوامتە کرد بەڵێ لەوێ پشکنیم بە ئەو کەساناکرد کە بەرکەوتنیان لەگەڵ کەسی توش بوو یاخود گومان لەکراوە هەبوو سوابمان وەرەگرت لەبەر ئەوەی کە زیاتر پاراستنی چاودێرەکەم بڕیارم کە پشکنین بکەم دوای ئەوە شانزەی مانگ پێیان وتم کە تۆ تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێت هەواڵەکە کە پێیانوتی چۆن بوو بەلاتەوە سادە وەرەگرت یان قورس بوو بەلاتەوە سەرەتا زۆر نەخۆش بوو بەڵام باوەڕبوونم بەخۆم دواتر هەموو جار ئێڵەمەوە باوەڕبوونم بە کارمەندان و پزیشکان چکە ئەزانم چۆن ئیشەکەن چەند بە دڵسۆزی ئیشەکەن لام ئاسایی بۆیە چەند ڕۆژ لە نەخۆشخانە مایتەوە؟ 12 ڕۆژ ئێستا بڕیارتاوە ئۆزانم لە مودەیەکایی کە نابێت زۆر تێکەڵی خەڵکە ئێستا لەبەرەوە شەکاوە بە شوێکی خۆپارێزی دەمامک و دەستکێشەوە هاتووی دوای ئەم بابەتی خۆپارێزە تاوابوو دیسان دەگەڕێتەوە سەرکارەکەت ینی ناڵێ من کاری خۆمم کردووە و تاوا تووشی نەخۆشیەکە بوون من بۆ نیشتیمانەکەم ئێستا کچی نیشتیمانەکەم ڕۆحێتە جێگەی شانازیەکە بۆ شێوە کەسێکمان هەبێ ئێستا ینی من هەندێک دوێنێ خۆم لە هەر لەو نەخۆشخانەیە بووم کە ئێوەی بەڕێستانی لێبوو ینی قورسە زۆر بابەتەکە ئەم بابەتی بەدلەکە لە بەرتایە ناوەزانستێکی نازانم لەگەڵ ئەو دەستکێشان و دوو دەمامک لە لوتت ئەەکەی ینی هەناسەدانە زۆر قورسە بێ حەزەکەم باسی هەندێک لەو کاتانە بکەی ئەوە چەند کاژبێت چەند سعات لە ناو نەخۆشخانەکە ئەمانەوە قورس نەبوو بەلاتانەوە ینی خۆ من وەکێکیان بوو بۆ شخصی هەناسەدانم زۆر قورس بوو ینی نەمتوانی زۆر تەحمل بکەم ئێوە ڕۆژی چەند سعات لە ناو نەخۆشخانەکە مێنەوە چەند سعات کارەکەن کۆنتاکتان چۆنە لەگەڵ نەخۆشەکان؟ نەخۆشخانەی عەلیناجی تایبەت بوو بە پشکنین
ڕۆژی وا بوو ئێمە لە هەشتی بەیانی تا 12 شەو گاونمان لە بەرابوو ئەو ماسکانەمان لە دەما بوو ئەمان پۆشی بەڵام وەک هەموو جارێڵین ئێمە بۆ خزمەتکردنی خۆشەویستانمان لێ بووین پێمان ناخۆش بوو بەڵام لە بیرمان نەکرد ئەگەر ناڕەحەت نەبوو ناڕەحەتە زۆر زۆر ناڕەحەت ینی جاری وا هەبوو هەموو ئەو ماسکانە جێگاکەی دەرەچەوە یان عینەکەکە جێگاکەی دەرەچەوە هەبوو بەفاڵە هەنا سەدانیشتان قوز بوو بەڵێ باش لەو ماوەی کە لە نەخۆشخانە مایتەوە باری تەندروستیت هەرجێگیر بوو یان هەندێک کاتە بوو گرفتی تەندروستی دەدە کۆکەم هەبوو بەڵام دەرمانم خوارد باش بوو باشە ینی ببوور ئەم پرسیارە شەکەم ینی بەس من بە حکمی ئیشی ئەلامیەکەەوە من لەم دوو ڕۆژەی ڕابردووە هەندێک کارمان لەسەرم بابەتانە کرد ئەوانەی کە ڕۆڵیان هەبووە لە ڕووبڕوونەی کۆرۆنا و کۆنتترۆلکردنی ئەم بابەتە فیچەرێک لەگەلی کوردستان چاوەڕێ بن کە بە نزیکانە فیچەرێکی تایبەتەکەی لەسەر و کەسانەوە لەسەر ڕۆشتنێتە ناو نەخۆشخانەکەوانی کە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە سەر ئەو بابەتە بەڵام زۆر پەیوەندیمان بە زۆر کەسەوە کرد ئەوانەی کە تووشی نەخۆشیەکە بوون حەزیان نەکرد لە شاشە دەربکەون دایمی بە تەلەفۆن قسەتان بۆ دەکەین بەس حەز ناکەن حەزەکەم خۆت قسەیە لەسەر و بابەتە بکە ینی ئێستا لەوانەیە من بم کەسێکی دیکە بێ شانازی بە کەسانی ئێواکەین بۆ ئەوان گرفتێکیان هەبێت لە دەرکەوتن لەسەر شاشە ینی بابەتەکە چییە گرفتیان هەیە کە یەکێک توژی نەخۆشیەکە بێ لەسەر شاشە دەربکەوێت هەنێک کەس وازانەیە کە توش بووی ئیتر تاو عیبەیە یان چەند هۆکارێکی تر بەڵام هیچ جوان نیە شتێکی ئاساییە نۆرماڵە باش ئەی هەبوو ینی کەسێک خۆی لێوە بدزێتەوە یان وتبێتی تەعامولیان لەگەڵا ناکەم بابەتان هەبوو لەناو کۆمەڵگا زۆر زۆر هەمان بووە ئێوە چۆن سێری بابەتانتان کردووە ئێمە خۆمان هەر بۆ پاراستنی هەمویان زۆر تێکەڵای گویان نائبووین بەڵام زۆر کەس پیان ینی بە خۆمیان وتیانە تۆ لەو شوێنە ئیشەکەیت یان بە خانەوادەکەمیان وتووە وتیانە ئێوە هەڵگری ڤایرۆسن چۆنە بێ بڕۆنە دەریان شتێک بەڵام خۆشبەختانە هەمویان پارێزراو بوون خۆشمان پارێزراو بوون ئەمان زانی چۆن لە دەرەوە تەعامل بکەین چی بکەین بۆ ئەوەی ڤایرۆسەکە نەگوازینەوە حەزەکەم قسێک لەسەر کۆمەڵایەتەکە بکە ینی ڕوویای کۆمەلگا ینی بینینی کۆمەلگا بۆ کەسانی وەکو ئێوە ئەنی کەسێک ئەگەر نەخۆشی کۆرۆنا بگرێ هەمومان دەڵێن ینی وەکو نەخۆشیێکی دیکەیە بۆچی بابەتەکە هێندە قورس بکرێ ئێوەکو پسپۆرێکی تەندروستی وەکو کەسێکیش کە چاکبوونەتەوە گەڕ ڕوو لە کۆمەلگا بکەی ڕوو لە دەور و بەرەکەت بکەی چیان پێڵێن لەم بابەتە من پێیانەڵم خۆیان پارێزن چونکە بەجددی کۆرۆنا لەناو کوردستانە هەیە بەداخەوە هەتاکو ئێستاش هەنێک کەس هەیە باوەڕی پێ نییە ینی خۆم هەنێکات ئەیبینەوە کۆمنتشتەکانە بینەوە کاڵەن هیچ وانە ڕاست نییە بەڵام ئەڵەم هەیە ئەلحەمدولیلا لە وڵاتی ئێمە لەبەرەوەی ئێمە بەرگریمان بەرزترە بە شێوەیەکی ئاسانتر ئەیکرین چارەسەرانە چی بوون کە تۆ بەکارتێنان من بەپێی نیشانەکانم ینی ئەم ئەوانەی کە ئێستا ئەوەی دەرمانەکانی پایۆنێر بەکاری هێناوە ئەمانەتان بەکارێن ئەو چارەسەرانەتان بەکارێن من دوێنێ لەگەڵ هەندێک لە هاوڕێکانت قسەمان کرد ینی ئێوە کارێکی خۆبەخشی گەورەتان کردووە بێگومانیانی ئەبێ هەموو کەسێک چاوی لێتان بێ بێگومان ینی کۆمەڵێک پاداشتەیە بێ پێتان بدرێت لەوانە ینی وتیان پێیان وتوین شایستەی داراییتان پێین بەڵام تاوەکو ئێستا هیچیان پێ نەداوین بەڵێنی دامەزاندنیان پێداوین تۆ ئەگەر بۆ قسەیەک بکەی بۆ خۆت و بۆ هاوڕێکانیشت ئەو ئەگەر قسەیەکیشتما بێ لە کۆتاییا بیکەی ئێمە سەرەتا پێیان وتین ئەگەر هەر هاکاریەک هەبێ پێتانەگەێنین و لە کاتێکشا کە دامەزراندن هەبێ ئێوە یەکەم کەسە بن کە دابمەزرێت تا ئێستاوان هیچیان بۆ نەکردوون داریەکان هەنێکات داریەکەمان پێگەیشتووە بەڵام دامەزراندن چی هاوکاری کردوون لە ڕووی داراییەوە تا ئێستا خێرخوازان خێرخوازان حکومت خۆی چی پێناون حکومەتیش پێیاون باش ئەی مەسلەی دامەزاندن پێڵێنیان پیاون کە داوای ئەمە داتان بەرزێنت لە بەرەوە ئێوە کارەتان کردو لە بەرەی پێشەوەی جەنگەکەن
بەڵێنێک دراوە بەڵام نازانم لەبەر بارودۆخی کوردستان باش دەسپاس بەڕێز پێدا عەبدوڵڵا پەرستاری خۆبەخش دەسپاس بۆ ئەوەندە بە نامەکە لەگەڵما بوو تەندروست بن جێگەی شانازینەوە هەمووتان بۆم کارانی کە دەیکەن دەچینە پارێزگای هەولێر بە شێوەیەکی ڕاستەوخۆ پامنێرمان هەریاتکەریمان لەگەڵایە هەریات ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە هەولێرەوە چین سڵاوتان لێبێت ڕێبین هەڵبەتە من لە گەڕەکی ئەندازیارانم ئەو گەڕەکە یەکێکە لە گەڕەکە کەرنتی کراوەکان لەلایەن وەزارەتی تەندروستی و تەندروستیەکان بەو پێی لێ حاڵەتێکی تۆمارکرا و بە مردن بە جان لە دەستدان بە مەسەلەی ڤایرۆسی کۆڕۆناوە لە هەمان کاتە لە کەس نەزان لە دارەشەکران لە تەلارستی ئەمانە چەند گەڕێکێکن لە دوێنێەوە وەزارەتی تەندروستی کەرانتینەی کردوون لەم گەڕەکە بێدەنجی باڵی بەسەردا کێشاون دیارە دوای چەند ڕۆژێک لە نەبوونی هیچ حاڵەتێکی تۆمارکراوی ڤایرۆسی کۆڕۆنا لەم دوسێ ڕۆژە ئەم چەند حاڵەتێک تۆمار کراوە و لە ئێستاشدا وەزارەتی تەندروستی ئاگاداری هاونیشتیمانیان و وڵاتیان ئەکاتەوە کە پابەندی زیاتر و ڕێنماییەکان بن و ئێستا کاتی خۆپارێزی و تاکپارێزیە لە بەرەوەی جم و جۆڵ و بازارەکان کرانەوە بەریەککەوتن هەبوو بۆیە ئەم چەند حاڵەتەش تۆمار کراوە و بەیانی کۆتایی ئەو قەدەغا هاتوچۆی ڕسمیەکە لەلایەن وەزارەتی ناوخۆ و حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەندرا بوو بە پێی زانیاریەکانی ئێمەمانان ڕەنگە لە بەیانیدا وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی وەزارەتی تەندروستی نامەیەکی دایتە وەزارەتی ناوخۆ و حکوومەتی هەرێمی کوردستان کە قەدەغەی هاتوچۆ هەم درێژ بکرێتەوە بۆ ماوەی 48 ساعت تا 72 ساعتیش قەدەغە تەنانەت بە پیادەش هاتوچۆ قەدەغە بکرێ ئەمە بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بۆ ئەوەی چووکە لەم دوسێ ڕۆژەم چەند حاڵەتە تۆمار کراوە بڕیارە ینی بەیانی کۆبنەوەیەکی گرنگی ئۆپراسیۆنی ژوورەکانی ئۆپراسیۆنی پارێزگاکان ئەنجام درێ لە ئەمە کاتیشە لیژنەی باڵای ڕوبەڕووی کۆڕۆنا کۆبنەوەیەک ئەنجام بداوە وەڵامی ئەو نامەی وەزارەتی تەندروستی باتەوە چووکە وەزارەتی تەندروستی داوای کردووە هەر چۆنێک بێ کە هاوکاریان بکات. پاس بۆ هاوکارمان هەریاتکەریم کا بە شێوەیەکی ڕاستەخۆ لە پارێزگای هەولێر لەگەڵمان نەبووی سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆی کە تاوکێسە بینەرمان بووی سپاس بۆ هاوکارانمان بڕگە بابەتەکانی بەرنامەی ڕۆوان پێشکەشکردن هەبوو لایەک تەندروست بن و شاد بن خواتان لەگەڵ.